وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم بێ تۆ ناسرەوێ وەرە بەرزیکەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە دەرێ کورد بە جاشان ناکەوێ من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەر زار من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەر زار هەرچی بوون و نەبوونمە لەسەر دەستم تۆ هەموو کەسی منی و منیش هەموو کەستم بەسەراڵدان و بۆنی ئازادی مەستم من ئەو خاکەم خۆش دەوێ و پێی پەرستم بەبیڵێ لە ناخۆشیە و میلەتە بەبیڵێ لە خاکەم کە دەدلەتە بەبیڵێ لە شەهیدم کە سیروەتە لەو مێژوە خوێنەوێ کە بەتە تۆ سەرهەڵدانی شۆڕشی تۆ ڕاپەڕینی برد نەداوە دیلەندشی ماتەمینی ورە بەرز و بەهێزی لە پێنا وڵات تۆی بەرخۆدان هەر تۆی شکۆی خەبات وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم بێ تۆ ناسرەوێ وەرە بەرزیکەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە دەرێ کورد بە جاشان ناکەوێ من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەر زار من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەر زار هەرچی بوون و نەبوونمە لەسەر دەستم تۆ هەموو کەسی منی و منیش هەموو کەستم بەسەراڵدان و بۆنی ئازادی مەستم من ئەو خاکەم خۆش دەوێ و پێی پەرستم وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم بێ تۆ ناسرەوێ وەرە بەرزیکەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە دەرێ کورد بە جاشان ناکەوێ ئەم کارە تازە حەسێب بکرێن ئەبێ تەواو بێت ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنە بەڵێ سڵاوێکی دووبارەتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکانی ئەمڕۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێستای کوردستان و ئێران بەگشتی هەروەک ئاگادارن دوێنێ بە بانکەشتی کۆمەڵانی خەڵک و هەڵسوڕاوانی مەدەنی و خوێندکاران بانکەشتی مانگرتن دەرکراوە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە جارێکی تر کوردستان بە تەواوەتی بەم مانگرتنەوە پێوەست بوو و زۆربەی شارەکانیش دوکان و بازاڕەکانیان داخست بوو. ئێمە بلا بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا هەروەک شەوانی ڕابردوو لە بەرنامەدا میوانمان دەبێت و لێکدانەوەمان دەبێت لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ. ئەمڕۆ پەنجمین هەفتە ینی پێی ناوەنەم پەنجمین هەفتەوە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان. ئەمڕۆ زانکۆکان زۆر یەک لە قوتابخانەکان زۆر یەک لە شارەکان گۆڕەپانی خۆپیشاندان و ناڕەزایەتی بەرفراوان لە دژی کۆماری ئیسلامی بوون. هەر ئێستاکەش ئێمە کاگ ئەحمەد بازگەر شاعری بەناوبانگ لەگەڵماندایە بۆ ئەوەی کە لێکدوانێکمان بێت لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ. کاگ ئەحمەد ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس بەوەی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان بووی. زۆر زۆر سپاس کاکە ئەمیرجان، خۆشحاڵم کە ئەوە لە خزمەتتان دامەوشەوە. زۆر سپاس. کاگ ئەحمەد خۆتان ئاگادارن لە 25 مانگی خەرمانانەوە هەتا ئێستاکە خۆپیشاندان و ناڕەزایەتی هەروە بەردەوامە. چەخماخەی ئەم ئاخێزە بە مەرگی ژینای جوانە مەرگەوە لێدراوە. ئەمڕۆ پێی نایەناو پەنجمین هەفتەی خۆیەوە. ئەگەر بتانەوێت لێدوانێکتان بێت چۆنی لێک دەدەنەوە ئێستا؟ سپاس. هەر وەک تۆ بە کورتی جێڕاتەوە ئەم نیشە لەگەڵت هاوڕام ئەم ئاخێزە چەخماخەکەی کە مەرجی نازوان مێرانە و جوانە مەرگانەی ژینە لێدە پۆنک خواردووی چلو چەند ساڵ حکوومەتێکی فاشیستی کەسیفی زیدی ئینسانی زیدی ژنی زیدی هەموو سمبولەکانی خۆشەویستی و ئینسانیەت کۆبووەوە تەقیوەتەوە کە لەم نێوەدا ئەم زارەیان لەگەڵ هەموو زارەکانی کە فەرقی هەیە. ئەم
بەشداری بەربڵاوی ژنان بەتایبەت و ئاعترازیان بە عەمەل و بەکردەوە لە سەڕوتکردنیان لە نەزەردانیان لە یەکگرتنیان لە قسە جوانەکانیان ومێدێکی زۆر گەورە دەدا بە ئەوەی کە سپینەیەکی ڕوونتر دروست بێ لە ئێران لە هەمان کاتیژە بەڕاستیە من نیگەرانێکیشم هەیە کە ئەم سەرکەوتنە ببێ ڕێبەرێکی سێکۆلار کە ئێستا بەداخەوە جێگای خاڵیە لە ئێران و لە کوردستان هەست ناکرێت کە ئامادەجێکی کامڵ هەیە بۆ بەدەستگرتنەوەی دەسەڵات ئەو نیگەرانیش دروست بووە بەڵام هیچ وەخت خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کوردستان بەو فەرعاوانیە بەو عەزەمەتە نهاتوونە شەقام و قۆڵیان هەڵ نەماڵیوە بەو جددیەتە لە گۆڕانی جمهوری ئیسلامی کەوە چل و چەند ساڵە عەرزم کردی بە ناخۆشترین و بە شەدیدترین شێوە خەریکە خەڵک قەتڵی عام دەکات خوێن دەڕێژێت دەکوژێت دەبڕێت ومێریش کە وەختە ئینسان چاو لە خەبەرەکانی دیکە دەکاتیان لە مێدیا عمومیەکانەوە دەبینی چەندە بەکرێگیراون لە سوپێندەکان لە فشاردان و چەندە و کەرتەی ئەوانی حساسی نیگەرانی و هەست بە تەنیایی دەکەن لە بەرابەر ئەو مەوزە و شەپۆ لە عەزیمەی خەڵکە بەرامبەریان بۆتەوە لەو بەریشەوە بۆ بەشێکە بە کوردستان مەربوط دەبێتەوە من فقط یەک نوکتە بڵێم هەرچەندە دەوڵەتانی دەوروبەر لەگەڵ ئێران هەمویان لە تورکیە و سووریە و عێراق و هەموو پەیوەندەکانیان بە یەکەوە اختلافیان هەبێوان لەسەر یەکشت یەکگرتوون و فکریان بە یەکەوە ئێوەیە هیچیان دڵیان وە چاویان بە دواڕۆژێکی ڕووناک و ئازاد بەتایبەت لە کوردستان نییە یعنی لەو نوکتەدا ئەوان دیسان یەک دەگرنەوە بۆیە ئەم فشارە کە لە خەیابان و لە شەقام کەوتوتە سەرشانیان ئەوان ئەحساسی نیگەرانی دەکەن و بەخۆشیەوە وڵاتانی دەرەوەی ئێرانیش وەک ئوروپا و غەربیش ئێستا لەژێر تیشتی ئەو تێکۆشان و سەر شەقام هاتنەی خەڵکدا خەریکە ئەوانیش زوڵەیە کەوتون زوڵەیە کە هیچ زۆر لە تاریخدا بۆنێکی خۆشی لێ نەهاتووە کە ئەوان بیان هەوێت ئازادی و بەرابەری بۆ کۆمەلگای ئەمە دەست بەسەرکەن بەڵام قسەی لێ دەکەن باسی دەکەن دەیژێڕنەوە خەبەرەکانی نیگەرانیش عمومیش کە من هەماوەیە کەوان خەریکن ئالتەرناتیو دەبینەوە بۆ ئەو جمهوری ئیسلامیە کە لەوانەیە نیگەرانیەکیان بۆ دروست بوو بێ کە دیت ئەم زاریان خۆی ناگرێت بەرابەر ئەم مەوجە عەزیمەی کە خەڵک لە هەموو ئێران یەک شتێکی کەش کە پێم خۆشە کاگە میرجان هەر بێڵەم ئەویژەوەیە کە خەڵکی کوردستان هەر لە ڕۆژی ئەوڵەوە بە جمهوری ئیسلامیان ناکوتووە یعنی جمهوری ئیسلامی لە کوردستان قەت سەقامگیر نەبوو بۆ معنایە کە بۆ خۆی دەهێست چەند ساڵە خەباتی دەکات و دخۆی دفاع دەکات بە چەک و بە قسە و بە شەڕ و بە قەڵەم خەڵکی ئێران بەشەکانی دیکە ئێران یەکەم جارە بەو عەزەمەتەوە پێشوازی دەکەن لەو بزوتنەوەی کە خەڵکی کوردستان چەند ساڵەوە پێش دەستی پێکرد و ئەوە دەبێت باوەشێکی فەوق العادە ئاوەڵەوە پشتیوانی لێ بکرێت ئەمن بۆ خۆم دڵم ڕوون دەبێتەوە خەڵکی تاران دەڵێن کوردستان چەشم و چراغی ئیران ئەمە دەبێت هیچ وەک دڕێ نەدرێت چون دوو نیگەرانی هەیە لەولاوە فاشیزم و شوینیزمی عەزەمەت تەڵەبانەی خەڵکانی دەوری بەتەوێت فارسی ئێران فکرە شوێنیستەکە نەک خەڵکەکەی منزورمەوە لەم بەریشەوە مەزموعەیەک ئینسان کە دڵیان بەریای نادات ئەم پێشوازیە کە خەڵکی ئێران لە ئێمەی دەکات وەری بگرن ئەوانە هەردووشان دەبێ وەلا بکەون خۆشبەختانە خەڵکی سەرشەقام سریان ئەوەندە مەشغوڵە بە خەباتی ڕۆژانەیانەوە ئاگیان لەم بەحسانەی دەرەوەی خۆیان نییە کە خەڵک خەریکە سەرکە لە یەکتر دەکوتێت وێ ئەو ڕۆژی بە پێشوازیەوە چوونی ئەم پێشوازیە گەرمەیە کە خەڵکی ئێران لە ئێمەی دەکات و ئەوە لەسەر سەری دابنین کە ئاوا بە پیلمانەوە هاتوون ئەمن هیوادارم ئەو خەباتە بەسەرکەوتمگە و ئارەزوومەیە دواڕۆژێکی ڕوون لە کوردستان دواڕۆژە کە تێدا ئازادی هەر ئەو شعارەیە سەر ژن ژیان ئازادی ببێت بە معنای واقعی لە بخەوانەکاندا ئێمە هەستی پێ بکەین. بەڵێ کاک ئەحمەد خۆتان ئاگادارن لە دوای مەرگی مەحسای جوانە مەرگەوە زۆریەک لە شاعران نووسەران هونەرمەندان کەسایەتیە بەناوبانگەکان هەر ڕۆژە و شعرێک نووسراوەیەک وێنەیەک ئەمانە دەخەنە دەرێ پرسیارم لێرەدایە گرنگی پاڵپشتی ئەم هونەرمەند و شاعر و نووسەر و کەسایەتیە بەناوبانگانە بۆ پاڵپشتی لەم ئاخێزەی ئێستای ئێراندا چیەوە کاریگەریەکانی تا ئێستا چۆن بووە ئێوە چۆنتان بینی و قسەتان چیە لەسەرم بابەتە منم پێم وایە هەموو ئینسانێکی مەسئول زایسە هونەرمەند لە ڕۆژی خەباتدا وەختی خەڵک لەسەر شەقامە سرود
والشعر وگۆرایی زۆر نەخشی هەیە ئەمە ئەم بۆ خۆم زوزی ئەو نەسلم کە خەباتی 50 لە بیرە کە خەڵک بە شعار چۆنداتە خەیابان و گۆرانی و سرود چۆنی خەڵک یەکگرتو دەکرد بەڵام خەبات بەسەرکەوتن گەیانەکەی بە شێوەیەکی تەشکیلاتی تر بەکاری شاعر و هونەرمەند جێبەجێ نابێت ئەوانە توان پاڵپشتێکی زۆر گەورە بن و دەنجام خەن ئەو ناڕەزایەتێنە کە ئێستا لە ئارادا هەیە لێکدانەوەی من چێت تا یاسە چۆن بووە ئەوە ڕاستی ئێستا هیچ کەس ناتوانە بڵێ سرود و شعر چەندە تەسیری بووە ئەوەی ئەمن دەزانم مطمئین تەسیری هەیە شخصیەتی ناوداری دوای شاعر بوون بە تاقیتەنەش کافی نییان هونەرمەند بوون دەبێت ڕازمەندەی مەدانەکەش بێ دەبێت خەباتکاری خەباتەکەش بێ دەبێت ئیحساس لەگەڵ ئەوە بجوڵە بە فرمێسک ڕشتن ناکرێ ئەو ڕۆژی دەست حەوادان و مستقایمکردن و بە پیرگولەوە چوونە خۆشەویستانی ئێمە بە منداڵ و گەورە و پیرەوە لە خەیابان شەڵاڵی خوێن دەکرێن دەبێت لەگەڵ ئەو خەباتە هەست بە ئیحساسی نزیکی و یەکگرتووی بکەیت ئەم شاعرانن کە قسەکانیشانیان ئەم نووسەر و هونەرمەندانن کە قسەکانیشان خەڵک دەی قۆزنەوە وەری دەگرن بۆ هەموو ئینسانێکی مەسئول وەختە قەڵەمی بڕدەکات دەنجی خۆشە موزیک دەزانان لێ بدە دەبێت ئەوەی لە دەستی لێ بیکات وە ئەوە کۆمەک دەکات بە وورەی سوونە سەرەوە و وورێ بەرزکردنەوەی ئەم خەڵکێکە لە شەقامدا پێسەوانەکەشی کە تا یاسە سادق بۆی ژوێ خەڵکی سەر شەقامە ورێ ئێمەشی بروتە سەر یعنی منم بۆ خۆم سەری ڕێزمدا دەنوێنم بۆ هەموو ئەو بنیادەمانەیە حتا بۆ 5 دقیقە دێنە خەیابان شعاری ژن ژیان ئازادی دەدەنیان سنگ بەگولەوە دەنیان حتا گیانیان بەخت کردووە دەبێت بکرێت ئەم کارە دەبێت بەردەوام بێت بەڵام دەبێت فکرێک بۆ یەک خڕێکخستن و ئامادەبوون بۆ دوا ڕۆژێک کە ئێمەوە لە عمری ئێمەمانانداوە 56 ساڵە خەریکە چاوەڕوانین ئێستا مەدانەکەی وەختەکەی هاتووە و هیوادارم قۆزرێتەوە و دزارێکی دیکە ئێمە بەو ئارەزوەی کە ساڵهەیە بووی تێدەکۆشین پێی بگەین بەڵێ کاک ئەحمەد کارێکی نوێیە بەرهەمێکی نوێ ئەگەر ئامادەتان کردبێت بۆ ئەم ئێستا ئەم ئاخێزەی کە ئاخێزە بەرینەی کە ئێستا لە ئێراندا لە ئارادایە هەتانە لە بەردەست لە ڕاستەوخۆدا پێشکەش بە بینەران بکرێت بە چاوانە شتێکم نووسیوە دوو تێکستن بۆ سرود نووسی من هەلێ ڕدا خوێنمەوە هەرچەند ئەوانە کراون میکس کراون مەزمایەک هونەرمەندی دەرەوەی وڵات خەریک کای لەسەر دەکەن بێتە سرودێک هەتاسە کارەکەیان بە زۆر مشکلی عملی بەسەرنجام نەگەیشتووە بەڵام من بەوانیشم کتووە لەسەر ئەوان کاری خوان هەر دەکەن و هیوادارم موفق بن ئەمن ئەو دوو تێکسە دەخوێنمەوە کەسێک گوێی لێ یا هونەرمەندێک بەدڵیەتی یان پێی وایە دەوێت بکرێت یان کەسێک پێی وایە بۆ شعاری سەر خەیابانیش دەبن لەلایەنەوە کاملەن ئازادن هەر کەس سۆنی پێخۆشی ئیسفادەیان لێ بکە دوو تێکستی زۆر کورتن بۆ سرودم گوتون ئەوانە بۆ دەخوێنمەوە کە کامیرجان لە ئاخر هەرد لەژێر پێمان دەلەرزێ ژین ژنە و بوژایەوە پۆنجی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە خوێن دەڕێژێ ژین دەنێژێ ئەو دڕندە پیر بووە هەستی کردووە وا چرای بەختی هەر بینا کوژایەوە هەر لەسەر هەودایەک بەندە تەختی بەختی ملهوڕی گولەیە مانای هەبوونی و گیرە بەو هەودایەوە ئەم خرۆشی سەرشەقامە مژدەهێنێکی سبەی ئەو سبەینەی وا ژیانیش بۆی لە خەو هەستایەوە ئەمە دانەیەکیان بوو کاکەمیرجیاک دانی کەشێک ئەویش بۆ دەخوێنوە هەر کورتن ژن ژیان ئازادی ڕادەماڵین بێدادی بەرەو جیهانی شادی ژن ژیان ئازادی ژن ژیان سربەستی دوور نییە مەرگت بە پەستی تۆ ئەی کۆنە پەرستی ژین ژیان ژن ژیان سربەستی ژن ژیان ڕزگاری کۆمەلگای کوردەواری تۆ خۆشەویستی یاری ژین ژیان ڕزگاری ژن ژیان ڕزگاری ئەو دوو تێکستە بوو کاکە بۆ سرودراون هیوادارم کەس ئیسفادەیان لێ بکات کەس پێ خەڵەمت هەروە ڕەنگین و خۆشاو بێت کاک ئەحمەدیان لە کۆتاییدا ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان چ قسەیەکتان هەیە ئەمە هەروەک ئارزم کردی لە قسەکەمدا بەڕاستی هەر لەحزە دەبینم ئەم خەڵکە بەتێبێت بە بەشداری و بەربڵاوی ژنان لە مەیداندان ئەحساسی غرورێکی وەصف ناپەزیر وەصف لە وەصف نەهاتوو لە دروندا دەجوڵێت ئارەزوم دەکردی چێک لەوانە بەمان لەوێ ئەو ئەحساسە پێم خۆشەوە بزان زۆری وەک من لە دەرەوە لە دوورەوە
بە باوەشی ئاوەڵەوە بە دڵێکی پڕ لە هیواوە چاوەڕێ ئەو ڕۆژان کە بە یەکەوە زەماوەند بگرێن شایی بگرێن لەسەر گۆڕی کۆنەپەرستی لە کوردستان. دەستان خۆش ئەمن هیچ ڕێنوێنەیەکم نییە، من دەزانام ڕێبەرانی عملی لە محەلدا بۆ خۆیان باشترین ڕێنوێنی و ڕێچارە دەبینەوە بۆ هەر بزوتنەوەیەک بۆ هەر حرەکەتێک کە دەیکەن. ئەمن لێرە دەستی ماندویان دەکوشم، دەستیان لەسەر چاومدا دەنێم و پێم خۆشە بزان کە منیش ئیشێکە لەوانە و دەستان خۆش بژی ئازادی، بژی ژن، بژی داهاتوویەکی ڕەش و خۆش و گەش هەر بژین. هەر بژی بۆ ئێوەش کاگە ئەحمەد بازگەر شاعری بەناوبانگ سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا. بە قوربانتان بم، ئەگاتان لە خۆتان بێ، هەر بژین. بەڵێ بینەرانی ئازیز، هەر ئێستا پامێکمان بۆ هاتووە لە زیندانی ئەوین شەڕ و تێکەڵچوونە. زیندانیەکان لەگەڵ هێزە ئەمنیەکان دەرگیرن، دەنگی تەقە دەبیسترێ لە نێو زیندانی ئەویندا، زۆربیان هاتوونەتە نێو حەوشەی زیندانەکە، داوایان کردووە کە خەڵک بەدەم زیندانەکانەوە بچن. جاری کێش دووپاتی دەکەمەوە ئەم بینەرە کە ناردوێتی داوای کردووە تکایە هەر ئێستا ڕاستەوخۆ ئەمە بڵاوکەنەوە. لە زیندانی ئەوین شەڕ و تێکەڵچوونە زیندانیەکان لە بەندەکان هاتوونەتە دەرێ، شەڕێکی زۆر قورسە لەگەڵ هێزانیەکان، دەنگی تەقە لە نێو زیندانەکاندا دەبیسترێت، داوای کردووە خەڵک بەدەم زیندانەکانەوە بچن. سپاس بۆ ئەم بینەرە کە هەر ئێستا ئەم هەواڵەی پێداین. بەڵێ چەند ڤیددیۆیەکشمان هەر ئێستا بۆ هاتووە لە شارەکانی سەقز، لە بۆکان، لە مەهاباد، لە مەریوان، لە سنا، ئەمانە هەر ئێستا خۆپیشاندان لە شارەکان بەردەوامە و شارەکان بۆ تا گۆڕەپانی خۆپیشاندانی بەرفراوان لە دژی کۆماری ئیسلامی. هەر ئێستاش ئێمە هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا لەگەڵماندایە بۆ ئەوەی کە بتوانین ڕووداوەکانی ئەمڕۆ تاوتۆ بکەین. هاوڕێ حەسەن، ئەم کاتت باش، سپاس بۆی کە بەشدار بووی لە بەرنامەیەم شۆماندا. ئەم کاتەی ئێوە و هاوکارانتان و بینەران باش و هیوادارم شوێکی شاتان. زۆر سپاس. هاوڕێ حەسەن، بە کورتی ئەگەر بمانێ ڕووداوەکانی ئەمڕۆ لێکدەنەوە، ئەمڕۆ خۆتان ئاگادارن جارێکی تر کوردستان بەدەم مانگرتنی کۆمەڵانی خەڵک و هەڵسوڕاوانی مەدەنی و خوێندکاران هات و سەراسەری کوردستان دوکان و بازاڕیان داخزووە، بەشێک لە شارەکانی ئێرانیش بەدەم ئەم بانگەوازەوە هاتن. بەڵام هێزە ئەمنیەکان ئەم سەرکوتە هەر زیاترە، خۆپیشاندەران پاشەکشە ناکەن. ئەگەر بتانەوێت لێکدانێکی لێدوانێکی کورتان بێت لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ ڕۆژانی ڕابردووتە فەرموو. من دەتوانم بڵێم ئەمڕۆکە دەبێت لە ئیدامەی ڕۆژانی پێشوو یەکمانگی ئەخیردا ببینی. ئەمڕۆکە تقریبان 4 هەفتەی تێپەر کرد و پادەنینە مانگێک لە ڕووداوەکانی گیانبەختکردنی مەحسا و ئەو جەرەقەیەی کە یا ژینا ئەو جەرەقەیەی کە لەسەر قەبرستانی ئایچی لە شاری سەقزەوە لە کاتی ناشتنی ژینە جوانەمەرگا دەستی پێکرد و تا ئێستش ئیدامەی هەیە. ئەگەر سەیری ئەم ڕووداوانە چاو لێ بکەین، ئێمە سەیرێکی ڕوو لە پێشە بینین، سەیرێکی ڕوو لە گەشا بینی. لەلایەکەوە بزوتنەوەکە گەشاکە، لەلایەکەوە ناڕەزایەتیەکان پەراسێنێ، لەلایەکەوە شارهایەکەن کە لە هیچ دەورەیەکی خەباتی لە 12 ساڵی پێشوودا نەبوون، ئێستا فعال بوون و حتا هەر ئەو دەورەیە تعدادێ لەو شارانە هەن کە زۆر خەڵک دەیان کردووە دوا کەوتوون. مەسەلەن شارێکی وەکو هەمەدان لە 2-3 شەوی ڕابردووە هاتوو، ئەم شەوەکەش زۆر بە گەرمی هاتووە. زۆر جێگای تر لەوانە ئەردەبیل بووە کە خۆی ئوستانێکی گەورەیە ئەوڕۆکە ئەو فاجعەیش تێدا ڕوویدا و زۆر شوێنی دیکە. بۆیە ئەم حرەکەتەی ئەمڕۆکە لە ئیدامەی ئەو حرەکەتەدایە. ئەوە یەک. دووهەم ئەوەی کە وەیە تەکاملی پەیدا کردووە بەرەو پێشتر چووە. دووهەم ئەوەی کە ئەشکالی مبارزە لەگەڵ یەکتر خەریکن تێک هەڵە پێکرێن. ئەوەی کە ئێمە وەختی خۆی وتمان بانگەوازمان کرد بە پێچەوانی کەسانێکە نەدەتوانی پیان بڵێ ئەحساب شوێن، بە پێچەوانی ئەحساب شوێنەکان ئەحسابکردن بۆ خانە نشینکردن نەبوو، بەڵکو بۆ ئەعتماد بە نەفس پەیداکردن بوو، بەڵکو بۆ ئەوە بوو کە خەڵک هێزی خۆیان بناسن و هێزێکی 8 ملیۆنی لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا نیشان بدەین و هەروەها لەلایەکی دیکەشەوە ئەو پروپاگەندانەی کە ئەوە تەجزیە تەڵەبن لە دەرەوە فەرمان وەرەگرن، سەر بە بێگانن، هەمووی ئەوانە خونسا بێتەوە و ئەوانەی تێدا کرا لە توولی ئەو 2 مانگەی ڕابردوودا. ئەوڕۆ کە بەخۆشیەوە مانگرتن
وەکو یەکێک لە ڕەوشەکانی خەبات و ناڕەزایەتی سنوورەکانی کوردستانی تێپەڕاندووە. دانیشگاکان و دانیش ئاموزان ئەوڕۆکە بە وەسیعی لە مانگرتنا بەشداری دەکەن. بەشێک لە کرێکارانی پەیمانکاری نەوت پترۆشیمیەکان ئەوانە هاتوون هەندێک لە شوێنەکانی تر لە جنوبی ئێران پەیوەست بوون بۆ ئێتراز و ناڕەزایەتی و مانگرتنانەوە. ئەوانە هەمووان ئەوەمان پێ دەڵێ کە ئەم خەبات و مبارزەیە لە حاڵی گەشەدایە. نکتەیەکی تر دەرەوەی وڵاتەکە ئێمە زۆر جار باسمان کردووە، ئەو دەنگدانەوەی ئەتراز و ناڕەزایەتیەکانی دەرەوەی وڵات پارلمانی ئەو وڵاتانی هێناوەتە دەنگ. جیا لە خەڵکی ئازادی خواستکەوە هەر انتزاریان لێ دەکرێت. مثلەن مەیانی شارەکان کە ئەمڕۆکە شەمە بوو لە زۆر یەک لە وڵاتانی ئەوروپایی مەوجی لێداوە لەو ناڕەزایەتی و ئەترازانە. یەکێتی ئەوروپا قەرارە ڕۆژی دووشەممە کۆبوونەوەیکی زۆر گرنگی ببێ لەسەر ڕووداوەکانی ئێران و دەڵێن ئیتر کاتی ئەوە هاتووە کە ئێمە بە سیاسەتی خۆمان نەبچینەوە تاکوونە دوێنە کە دەیان کورد جمهوری ئیسلامی و هەر جمهوری ئیسلامی دەبێت زمانی ڕەخنەمان لەگەڵیان بێ. ئەمریکا ئەوڕۆکە دەکاتە جواو کە ئێمە دەبێت تەوافقی بەرجام جارێکانێ سڕیکەین یا ڕایگرین یا ئێستەکانی وەختی ئەوەنی. ئەوانە حاصلی چییە؟ حاصلی ئەوەیە کە ئەوانی دەنگی شەقامی ئێران، دەنگی مانگرتنی خەڵکی ئێران و دەنگی ناڕەزایەتیایەکی جەماوریان بەستوو، ئەوانیش بیستووە و ئەوانیش بیر لە بەرژەوەند و مەسلحەتی ئابووری دواڕۆژی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی یا هەر دەوڵەتێکی دیکە کە بێتە سەرکار لەوە دەکەنەوە و بێزگەلەوە لەناو بەرەی جۆراوجۆری حەولدان بۆ شکڵدان بە ئالترناتیو هاتووەتە ئاراوە. ئەوانە هەموو شتی تازێ لە ناوخۆ هەرو خەبەرەی کە ئێستا خۆت باسە کرد لە ناوەڕێستا منیش بیستم کەس زەنگی لێدا کە لە زیندانی ئەوین کە یەکێک لە قەفەڵگا خۆفناکەکانی سەدەی 20 و 21 لە ڕۆژی جمهوری ئیسلامی و تاکوون ئێستا بە هەزاران و دەیان هەزار زیندانی تێدا قەتڵی عام کراوە، ئەتراز و ئەتساب و مەرگبەر خامنەی و مەرگبەر دیکتاتۆر وترا. ئەوەڵ جارە لە توولی ئەم 43 ساڵەدا شتی ئاوا ڕووەدا. بۆیە ئەو کە عەرزم کردی ئەمن تەکاملی ئەو عەرسانە لە مبارزە دەبینین ئەوەیە. لە لایەکی تریشەوە باوەش بڵێم جمهوری ئیسلامیش زۆر سەر لە شێواو بووە، زۆر بێڕەحمانە، چون کارهایەک دەکەن کە لە دنیادا ئابڕووریزیە بۆ خۆیان. لە سەفی ئەترازیدا پەلاماری ژن دەدەن، ئەوەندە دژی ژنن کە تا سەر ئێسقانیان لەو وەختەدا خەریکی تەجاوزکردن بە ژنانی معتەرزن. دەنگی کاک حەسەن نەما بۆ من. بەڵێ بەڵێ دەنگتانێ فەرموو. شارەداری تاران ئەوڕۆکە نەقلی خەڵێکیان لێکردو لە میدیاکانە بزان ئەمانە تاکوونێ سەر ئێسقان چەندێ فاسدن بۆ خۆیان، چەندێ دژیژنن. بەڵێ ئەو کچ و ژنانەی کە هاتوون ئەوانە قسەی ئەو کەسافتەیە دوو لە ڕووی ئەوە، ئەوانە هەوەسی جنسیان هەیە، شوێنیان بۆ دیاری بکەن لەو شوێنانە بن، هەم خێری هەیە لەباری مادیوە بۆ حکوومەت، هەم سەوابیشی هەیە. ئەو مەسئلە یانی ناڕەزایەتی هایەکی حەقتەڵەبانە و ئازادی خوازانە لەلایەن دار و دەستەکانی ئاخوند و کۆنەپەرستەکانی جمهوری ئیسلامی ئاوا چاوی لێەکەن. هەر بۆیەکانە لەناو ئەوانیشە ماندوویەتی هیلاکی و بە معنایەکیش تەوهین و ئەهانەتکردن کە پیشەی هەمیشەییانە لەگەڵ تەقەی ڕاستەوخۆ لە خۆ پیشاندەران بەشێک لەو ناڕەزایەتیانەیە. بەڵام شاری ئەترازیەکان هەرچی زیاتر پەرە دەستێنێ، وەسی ئەبێتەوە، هەمەگیرە بێ و ئەوانێکی زیاتر لە جاران ماندوو کرد. کاک حەسەن خۆتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا کە چەندە دڕندانە هێرش دەبەنە سەر ژنان لەم ڕۆژانەدا. ئەم وێنانەمان دیت کە بەداخەوە زۆر دڵتەزێن بوو. لە شاری ئەگەر هەڵە نەکەم لە شاری ئەردەبیل بوو تعدادێک لە ژنانیان لە کوچەکە گرپوو و یەک دانەیەکیان هەر لیباسەکانیشان لەبەرداکەن بوو. جیا لەما زۆر یەک لە دیکتاتۆرە بێڕەحمەکانیش حتا مناڵ هێڵی سنوور، ینی هێڵێکی سوور بووە بۆیان، قوتابی هێڵی سوور بووە بۆیان، خوێندکار هێڵی سوور بووە. بەڵام کۆماری ئیسلامی ئەم هێڵەشی تێپەڕاندووە، ئەم سنوورەشی تێپەڕاندووە. قسەتان چیە لەسەر ئەمە؟ کۆماری ئیسلامی ئەم ترس و خۆفە چیە کەوتۆتە گیانی؟ خۆتان ئاگادارن ئەمە لە دوێنێ لە مەدرسەی شاهدی ئەردەبیل ئەمە ئەم دانش ئاموزەکە گیانی لەدەستا لە بۆکان دوێنێ شەو
کچێکی تەمەەن 7 ساڵ کە کەم تەمەنترین گیان بەختکردووی ڕێگای ئەم ئازادیە لەم ئاخێزەدا بە تەقەی ڕاستەوخۆ کە هاتۆتە دەرە لە مەدرسە دروشمی ژین ژیان ئازادی وتووە بە تەقەی ڕاستەوخۆ گیانی دەزاوە. کۆماری ئیسلامی بۆچی ئاوا ترس و خۆ کەفتۆتە گیانی؟ دەبێت چی بکرێت کە ئەو هێرشە وەحشیانە نەکاتە سەر ئەم مناڵ و خوێندکارانە؟ زانی تا ئەوەندەی کە بە جمهوری ئیسلامی دەگەڕێتەوە جمهوری ئیسلامی هەر ئەوەیە. جمهوری ئیسلامی هێستا کوێنێ ئەو ڕواڵەتی ڕاستەقینەی خۆی کە خشونەتێکی زیاترە بە باوەڕێ من هێستا ئەوەیشی بە تەواوی نیشان نەداوە. یعنی ئەوان دواپەلە قاژیەکانی خۆیانەکەن هەوڵەدەن بۆ ئەوەی کە بە چنگ و ددان لەو دەسەڵاتە کەسیفەی کە تێدان لەوانە بەرگری بکەن خۆیان پارێزن ڕەحم ناکەن. بۆیە ئێنا بە قەولی ئێوە منداڵێکی مەسەلەن 7 ساڵ کار نازانێت ئەو دروشمار توێتەوە پێی وایە شتێکی شیرینە سرودێکە گۆرانیەکە لە مەدرسەکەیە لە ڕەوزەکەیە لە هەر جێگایەکە بیڵێتەوە بۆ دەبێت تەقەی ڕاستەوخۆی لێ بکەیت دەبێت تەشویقیکەی حتا ئەگەر دژمنیشی بی ئەو کاراکەن یا ئەوەی کە ئەمڕۆکە لە ئەردەبیل کردیان کچێکی گیانی بەختکرد کچێکی کەوتیان لە کۆمادایە لەوانەیە ئەوی گیانی بەختکە بۆ ئەو دڕندەیجێ کە ئەوان جمهوری ئیسلامی پایەیەکی ئەسڵی دەسەڵاتەکەی خۆی لەسەر دژایەتی ژندانە و ئەو ڕۆکە ئەوەی کە خەریکە دیواری ئەو ئیستبدادە دەڕوخێنێ ئەوەی کە خەریکە ئاور لە دەم و دەستگای ئیستبداد بەردەدات مەرجی کچێکە بۆ جمهوری ئیسلامی ئەوە لە هەموو شتێک تاڵترە. یعنی ئەوانێک کە ئێرانیان کردبوو بە زیندان بۆ ژنان و ئێستا ئەوانەی کە خەریکن دیوارەکانی زیندان دەڕوخێنن قوڵفەکانی زیندان دەشکێنن دروشمی ئازادی دەدەن ئەوەی کە لە واقعە سنبولی حیاتی جمهوری ئیسلامی حجاب و مەقنعەی ئیسلامی ئاگری تێبەردەدەن. ئەمە گەورەترین تەعەڕوزە بۆ سەر بیرروباوەڕەکانی ئاخوندەکانی ناو جمهوری ئیسلامی بۆ سەر پایەهای ئیدۆلۆژی جمهوری ئیسلامی بۆ سەر تحریمی ژیانی استبدادی و ئاینی و تەنانەت خصوصی مەلاکان. ئەمە ئەوەیە ئەوان بەشێکی زۆر لە پایەی استبدادی خۆیان لە دژاتی لەگەڵ ژنان ڕاگرن. ئێستا ژن هاتووەتە ئەو مەیدانەوە ژن پەرچەمداری ئازادیە ژن پەرچەمداری بەرابەریە ژن داوای ژیان دەکا بۆ پیاوەکانیش کە لەو ئەوانەی ئەو پیاوە ئیسلامیانەی کە لەو زەلکاوە کەوتون دەیانەوێت ئەوانیش لەو خەفەت و خاریە نەجاتدن. ئەمە بۆ جمهوری ئیسلامی گەورەترین چالشی حیات و ژیانی خۆیەتی وەکانی ئاوا بێڕەحمە. جمهوری ئیسلامی بە کەس ڕەحم ناکات. وەختی خۆی شێرکۆ بێکەس شاعیری گەورەی کوردستان شعرێکی هەیە تاران لەگەڵ هیچ کەسێک هات دۆست نییە و تاران بۆنی مەرگی لێدێ ئەوان فقط لەگەڵ مەرگ دۆستن مەرگ دۆستن تەنیا دۆستایەتی ئەوان لەگەڵ قەبرستانەکانە قەبرستان ئاوەدان بێتەوە وڵات هەمووشی وێران بێ بۆ مەلا ئاوات و ئارەزوەکانیان ئەوەی بۆیە ئەوە بەشێکی بەو سیستمە بەو نظامە بەو دەسەڵاتە مەربوتە بێتەوە و بەشێکیشی بەو بەرەو پێشچوونی حرەکەتە مەربوتە بێتەوە کە جمهوری ئیسلامی مەرجی خۆی تێدا دەبینێ و ئەو ڕۆکە نەسلی گەنج جوان نیرویەکی محرکەن لە نەتەنیا لێرە تماشای مەسەلەن جنبشای دانیشتووی لە دنیا بکە تماشای ئەوەی کە ناویان نا بەهاری عەرەبی چاو لەوە بکە تماشای وڵاتانی ئەوروپای شەرقی و ئەوەی کە پێیان کوت انقلابی مەخمەڵی و ئەوانە بکە تماشای ئەمریکای لاتین بەشی زۆری ئەو هێزەی کە ئەمڕۆکە لە خیابانە و بزوێنرن و شوور و شەقیان هەیە جوانە. جمهوری ئیسلامی جوانی لەگەڵ نییە جمهوری ئیسلامی داهەی 70 لەگەڵ نییە داهەی 90 کە ئێستا منداڵێکی 7 ساڵێ بە قەولی خۆتان لە بۆکان گیانی بەخت کردووە ئەوەیشی لەگەڵ نییە. ئەوەی تریش کە ماوەتەوە بە تەتمیع و بە فری و بە زۆری چەک و ئەوەیە بۆیە جمهوری ئیسلامی لە سێبەری خۆشی دەترسی ئەوڕۆکە بۆیە ئاوا دڕندانە پەلامار دێنێەوە پێی وایە ئەوە ئەگەر ئەوە ڕێگای نەجات وایە ئەو هەموو دیکتاتۆر و فاشیستەی کە لە دنیادا ڕووخاون هەمویان دەسەڵاتە دەبوون ئەوە ڕێگای نەجات نییە بۆ جمهوری ئیسلامیش. کاک حەسەن یەک پرسیار هاتووە بەڵام پێش پرسیارەکەی تەوزیحێکی داوە نووسیوەتی ڕێکخراوی باڵای سەر بەسرای پاسدارانی ئینقلابی ئیسلامی بەو بڕوایی کە دەتوانێت وەک بەرگری کارێک لە ژنان نیشان بدات دیوارێکی لە ژنانی بەناوبانگی گۆڕەپانی وەلی ئەسدانە بەڵام ڕۆژێکی نەخایاند بۆ ئەو ژنانەی خاوەنی ئەو وێنەیە بوو ناڕزایەتی دەربڕن و ڕەخنە بگرن. پرسیارەکەی لێرەدا سوپا لەسەر بنەمای چشی کاریەک ئەم دیوارەی بەرز کردەوە چی ڕوویدا کە ناچار بوو لە ماوەی 24 کاتژمێردا لای بە لە خەبەرەکانیشدا ئەوەی کە ناچار بوو لای بە ترساون لەوەی کە هەر ڕۆژی دواتر دیوارەکەیان لێ بسوودێنن وەزانیویان ئەوە جەعلیە
زانیویانە ئەوە دەستکردە ئەوش ئەزانێت بۆ جمهوری ئیسلامی درۆکردن کە بەخۆیان پێی دەڵێن تەقیە یعنی درۆکردن بەشێک لە ئەخلاقی ئاینی شیعەیە ئەمە ڕایان گەیاندووە خومینی پێوتووە دەڵێ لە بەخوتوێتی دەڵێ لە پێناوی ڕاگررتنی دەسەڵاتی ئیسلامیدا درۆکردن وەکو نوێژی جمعە وەکو حەج وەکو لە فەرزیاتە مهم بۆ ئێمە دەسەڵاتەکە ڕابگرین جا لە پێناوی پاراستنی ئەو دەسەڵاتکە ئەگەر درۆژ بکەین کە پێی دەڵێن تەقیە ئەوە هیچ زەرەرێکی نییە چون کاچێتی دەسەڵاتی ئیسلامی ڕادەگرێت بۆ یەکانی ئێوە تۆشای تاریخی ئەم دەسەڵاتە بکەن هەمووی درۆیە لەسەر درۆ هاتووە لەسەر تەقیە هاتووە لەسەر پێچەوانە نیشاندانی حقیقەتەکان هاتووە ئەو ژنانەی کە ئەگەر دیفاع لە جمهوری ئیسلامی بکەن بێجگە لە خاهر زەینەبەکانی خۆیان کە ئەوانە بەڕاستی ژنن بە لە جنسیەتە بەڵام پیاون لە عەقڵە پیاون لە مێشکە پیاون لە کردارە پیاوی ئازادی خوازنا پیاوێکی دژیژنی تا سەر ئێسقان دژیژن ئەو نوع کەسانن کە ئەوانە دیفاع لە جمهوری ئیسلامیەکەن مەزدورەکانی جمهوری ئیسلامین حتى ئەوانەی کە لە دانشگای زارادا دەرسیان خوێندووە لە تاران و دوزوی ئەو کەسانە بوون کە جمهوری ئیسلامی پەروەردەی کردوون ئەوانە شعاری مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بەر خامنەی و مەرگ بەر ویلایەتی فەقیه دەڵێن بنابەرین ئەوەی کە دروسیان کردو ئەوە هیچ سر حقیقەتێکی تێدا نیە سپای پاسداران و وەزارەتی ئیطلاعاتی جمهوری ئیسلامی متخصصی ئەو کارە خلافانن متخصصی ئەو درۆ دەلەسانن متخصصی هێنانی ناو ئەو شتانن کە بڵاوکردن متخصصی شکنجەن متخصصی شکاندنی زیندانیانی سیاسین بە درۆ یان شەرم ناکەن کە سەر و چاویان گشتی هەڵ ماسیوە دەیان هێنن لە کاناڵەکانی تەلەڤیزیۆن و نیشانیان دەدەن و پیان دەڵێن نۆکەری بێگانە و خارجی و اعترافەکەن بەوەی چێکیان پێ بوو اعترافەکەن بەوەی کە چیان حەسن سپای پاسەرلام وەزیفەکەیان ئەوەیە نەخشیان ئەوەیە وەکانێ هەر شتێک لەلایەن ئەوانەوە بیتر بە تایبەت ئەمڕۆکەش خەڵکی ئێران دەزانن کە ئەم هێزە چ جنایەتکارێکە نەتەنها لەوێ لە سووریە لە عێراق لە یەمەن لە ئەفغانستان لە فلستین لە لوبنان وێ ئەم هێزە و بە تایبەت سپای قودسیشی کە یەکێک لە جنایەتکارترین و دڕندەترین هێزەکانی جمهوری ئیسلامین ئەوان متخصصی ئەو نوع کارە خلافکاریانن بۆیە ئینتزار لەوە زیاتر لەوان ناچێ و لابردنی و تێک دانی ئەو دیوارش فقط بۆ دەگەڕێتەوە کە زانیویانە بە عەلەی خۆیان تەبدیل دەبێ و یەکانی وکارێن بڵێ هاوڕە حەسەن پرسیارێکی تر هاتووە سێتی جریاناتی سیاسی و حیزبی کوردستان یەکوتار نەبوون چ بەرامبەر بە مانگرتن و اعتصاب چ بەرامبەر بە تاکتیکەکان جیاوازی و تەفاوتەکان چییە داوای کردووەم پرسیارە لە کاک حەسەن بکرێت بەسپاس لەو بینەرە لە هێندێ شتا بە هاوڕێی بووین مثلەن ئەو دوو مانگرتنە گشتیەی کە کرا بانگەوازی سەرەکیەکەی کۆمەڵەی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران و ناوەندی هاوکاری بەیەکەوە قسەمان لەسەر کرد هەروەها ئێمە لەگەڵ چەند لایەنی تریش بە حکمی پەیوەندیە کە هەمانە لەگەڵیان ئەجوم لە حیزبی کۆمونیستی کرێکاری ئەجوم لە پارتی ئازادی کوردستان و چەند لایەنی تر لە چەپەکانیش ڕای کاریگەر ئەوانە ئێمە تەماسمان لەگەڵ گرتوون لە پەیوەندیدا بووین و ئەوانیش ئەو بانگەوازەیان داوە بۆ یەکانێ ئەوە نییە کار هاوکاری نەبوو بێ بەڵام ئەوەی کە ئەو هاوکاریانە لە ئاستی چاوەڕوانکراودا نییە تەبیعیە بەشێکی بە جیاوازی بەرنامە دەگەڕێتەوە بە جیاوازی استراتێژ دەگەڕێتەوە بە جیاوازی دۆستەکان و متحیدەکانمان دەگەڕێتەوە بە جیاوازی تێڕوانینمان هەر بۆ خودی ئەم حرەکەت و ڕووداوانە دەگەڕێتەوە لایەنی وا هەیە حولی ئەوەیە کە لەم کێشە و وەزیەتەی کات بێتە پێشەوە و لە ڕووخاندنی جمهوری ئیسلامیدا چۆن نەوعێک حولەدا بۆ ئەوەی کارکی زیاتر شتەکە بکا بە تشکیلاتی بۆ خۆی بیکا بە حیزبی بۆ خۆی بە ناوی حیزبەکەی خۆیەوە نەجاتی بدا خەڵکێک چوار دەنگی زیاتر لەم لاولە و لاولەوانە کەسب بکە خۆ معلومە لەگەڵ لایەنێکی تریشا کە زۆر مەسئولانە خەریکە ئەو جنبشە دەباتە پێشەوە بیر لە تاکتیکەکانی یەکا بیر لە شعارەکانی یەکا بیر لەواکە کە زەربەی وێ نەکەوێ بیر لە هەمووی ئەوانە کاتەوانە پشتی جیاوازی ئەوانە نایڵێ ئەوە بێ لایەنی وا هەیە ئێستەش قسە لە ئەوە دەکات لە تۆڵە دەکەینەوە و چی دەکەین ئەوە لەگەڵ لایەنێکە کە مەسئولانە خەریکە خەڵک ڕێنوێنی دەکات کە کاکە لەگەڵ عواملێکە کە تەنانەت لەگەڵ عواملێکە
ئەگەر سەر بە جمهوری ئیسلامین پەیوەندیان پێوە بکەن اختاریان پێ بکەن هەڕەشەیان لێ بکەن پیان بڵێن دەست لەو تاوانانە هەڵگرن مەسەلەن هەر ئەمڕۆکە لەو ناڕەزایەتیانەی شاری بانە ئەم بەپێ تەماسێکە لە ناوە لەگەڵ چەندین تەماس بووم ئەکسەرەن بەکرێ گیراوانی خۆجێییان هێناوە لە شوێنە حساسەکاندایەناوە بۆی کە خەڵکەکە دەناسن ئێوانە بیر لەوە ناکەنەوە دوا ڕۆژ هەر لە بەیانی دوو بەیانیەوە لە بەرابەر مەوجێکی ڕوو لە گەشەی ئەو ناڕەزایەتیەکەن خۆیان و ماڵ و منداڵ و زیندەجی و هەموو شتێکیان دەخەنە بەرامبەر ئەو خەڵکە بۆیە لایەنێکە خەڵکی کە ڕاهنماییان دەکات لەگەڵ لایەنێکە جۆرێکی دیکە خەریکە قسە و ڕەفتار دەکات جیاوازی هەیە لەسەر ئەوانە بۆیە ئەو کۆمەڵێک هۆکاری ئاوا هەیە کۆمەڵێک جیاوازی هەیە ئەو جیاوازیانە بوون بە هۆکاریەوە عەلارەغمی ئەوەیش من ناڵێم هاوکاری نییە بەڵام کەمە ئەو هاوکاریانە بە تایبەت لە کوردستانە کە ئەحزابی جێکەوتووی تێدایە حەقوا هەیە ئاستی هاوکاریەکان و ئاستی نزیکایەتیەکان و ئەوانە زۆرتر بێ لایەن هەیە ئێستش پێی وایە ساڵی 58 ئێستا لە خەون و خەیاڵی ئەکسەریەت و زۆرینە و کەمینەدا دەژی ئەو ئەقلیەتەیە کە دەبێت لە جامعەی کوردستانە مبارزەی لەگەڵ بکرێەوە مەجای ئەوە نەدرێ لە ئێستا ئەو نوع پاوان خوازیانە سبحەینێ زەربەمان پێ بگەێنێ بەو جنبش وە زەربە دەگەێنێ معلومە ئەوانە بە زەرر تەوا بێ ئەوانە هۆکارن بۆ هاوکاری و کۆمەڵە لایەنێک نەبووە کە لە بیری بەرژەوەندی حیزبیدا بێ لە بیری بەرژەوەندی جنبشیدای زۆرتر ئەگەر جنبشەکە بەهێز بێ بە دڵنیایی و ئێمەش بەهێزە بین ئەگەر شعاری ڕادیکال متالباتی ڕادیکال داوخوازی ئەو خەڵکە لە هەموو بوارەکانە ئەو هەرو دروشمەی کە هەڵگیراوە جارێک کەسێ شەڕ لەسەر ئەوە دەکا دروستمی ژن ژیان ئازادی فلان کەس دێ دەڵێ لە تەلەڤیزیۆنێکی خارجی و ئێمە هێنامان کاکە تۆ دروی وازم چۆنەکە یاخەت تۆ هێنات هەر وەختی کە کۆمەڵە یەکەم جەرەیان بووە لە هەموو جنبش لە ئاستی ئیجتماعیدا لە ئاستی واحدی لە 15 کەسیدا یەکەمین واحدی ساڵی 60 چەکدار کرد هەر ئەو لایەنە و زۆر لایەنی دیکە دەژایەتیان لەگەڵ ئەو متالبەی ژنان و حقوق خۆڵکی ژنان کرد ئەو ڕۆکە ئەوە مەسەلە دەتەوێت چی بڵێ بۆ شێوە تەبلیغات و بۆ شێوە قسەکردنتان خۆ تاریخی ئەو جنبشە ناتوان بە ئاسانیاوە تحریف بکەن وەختێ تۆ ئەوە دەکەی لەگەڵ ئەو تاریخە و داهاتووەکەیش شتێکی باش نایێنی نابەرین ئەوانە خۆی مانعن و یا جاری وای کولانەوەی هێندێک برین ئەوانە مانعن ئێستا کاتی ئەوەیە کە هەرچی زۆرتر هەوڵ بدەین کە ئەو خەڵکە یەکگرتوو بێ لە بەرابەر دوژمنێکی درڕندەدا کە ئەو خەڵکە خەریکە هەلی بۆ هەڵەکەوێ و ئەوە بە خازانجی هەموو لایەکە بە خازانجی ئەو جنبشەیە بە خازانجی ئەو حرەکەتە سەرتاسەریەشە کە ئێستا دروست بوو ئێستا دەبێ هەرچی زیاتر ئێمە حەول بدەین بەرینترین پەیوەندیمان لەگەڵ خەڵکی ئێرانە ببێ هەر ئەوە کوردستان زاهدان چەشم و چراغی ئیران ئەو شعارێکی زۆر گرینگە دەبێت ئەوەمان لەبەرچاو بێت و لە پێناوی ئەوەدا حەول بدەین بۆ ئەو هاوکاریان بەڵێ کاک حەسەن بینەرێکی تریش داوای کردووە لە بەرنامەکاندا بە تایبەت کە ڕاستە و خۆشە وتوێتی لەسەر ڕێخستنی شوراکان شورای محەلیەکان و ڕێکخراوەکان قسە بکرێت وتوێتی ئەم لاوانە کە تینووی ئازادی و بەرابەرین وریان بەرزە شۆڕشگێڕن بەڵام ئەزممویان کەمە دەبێت چی بکرێت ڕێنینیتان چییە بۆ ئەوەی کە ئەم شۆڕایانە ڕێک بخرێن و ڕێکخراوەکانی تریش دامەزرێن دەزانی ڕێکخراوبوون ڕەمزی سەرکەوتنە مبارزە ئەگەر هەر ئاوا بە شێوەی پەراکەندە بڕواتە پێشەوە بەبێ سازمان بەبێ تەشکیلات بەبێ ڕێکخراوبوون بە نەتیجە ناگات ئێمە ئەگەر بمانەوێت ئەو مبارزەیەمان بە نەتیجە بگا نەتیجەکەیش تەنها ڕووخاندنی جمهوری ئیسلامی نییە ڕووخاندنی جمهوری ئیسلامی ئەوەڵ قەدەممانە ئەی قەدەمی بەعدیمان دەبێت چی بێ ئەی قەدەمی ئەولاترمان دەبێت چی بێ ئەوە جمهوری ئیسلامیمان ڕووخاند کە هیوادارین بڕوخێت بەڵام ئەی دوای ئەو چی نابرین ئایا قەرار وایە ئێمە ئەمڕۆکە هاتوین فداکاریەکەین خوێنمان دەدەین کوڕ و کچ و خوشک و برا و کەس و کارمان لە مبارزەدا گیانیان بەخت دەکەن و تا ئێستا زیاتر لە 250 کەس گیانیان بەخت کردووە بە کوردستان و ئێرانەوە بۆ ئەوەی دوای بچینەوە ماڵی خۆمان بیدەینە دەست کەسانێکی دیکەوەی کە خومینی کردی لەگەڵمان یان بۆ ئەوەیە کە بەری ئەو زەحمەتەمان بچینینەوە ئەگەر قەرار لەوەیە بەری ئەو زەحمەتەمان بچینینەوە دەبێت ڕێکخراو بین دەبێت سازماندراو بین هیچ تەشەکولێک دژی تەشەکولی تر نییە بە شەرتێک ئەو تەشەکولە ئەسیل بێ لەناوە بێت بۆیە من دەڵێم دروستکردنی کومیتەهای محەل دروستکردنی نەهاتایەکی یارمەتیدان بە بریندارەکان دروستکردنی کومیتەهای تەدارکاتی پزیشکی
دروستکردنی ناوەند و کومیتایەکی بۆ کۆمەکی ماڵی کە تەنانەت لە دەرەوە ئەمە بە حەزاران تێکۆشەرمانەیە کە ئێستا لە دەرەوە خڕۆشاون هەر کام لەوانە دای بنێن لە مانگێکە یەک ڕۆژ حقوقەکەی خۆیان دابنێن بۆ یارمەتیدان بە بزوتنەوەی ناو بۆ خانەوادانەی کە عەزیزانیان لە دەستداوە بۆ بریندارانەی کە احتیاجیان بە تەواو دەرمان و یارمەتی پزیشکی و یارمەتی خورد و خۆراک بۆ ئەوانە هەیە ینی ئەنواع و ئەشکالی ئێمە نەهاد و تەشەکل دەتوانین دروست بکەین شۆرایش لە دڵی ئەو مبارزاتەدا یەکێک لە ئەرکانێکی مهمە کە ئێستا دەتوانێت کۆمان بکاتەوە بۆ مبارزەکردن و شۆرا تایبەتمەندێکی ئەوەی لەگەڵ مەسەلەن کومیتەی مانگرتن یا کومیتەی احتساب گەر احتساب تەواو بێ کومیتەکە هەڵەوەشێتەوە یا کومیتەی ماڵی ئەتوانێت بیدامەکار بێ ئەتوانێت تەواو بێ کومیتەی یارمەتی بە بریندارەگەر بریندارمان نەما تەواو دەبێت کارەکەی بەڵام ئەرکی شورا ئەوەیە کە ئەگەر ئەو مبارزەیەشمان سەرکەوت عینە ئیداری جامعەیە دیکە لە نظر ئێمەوە دەبێت شوراکان بیکەن دەبێت بنکەکانی محلات بیکەن دەبێت خەڵکی سازماندراو بیکە بۆیە کانێ شورا هەم ئۆرگانی مبارزەیە هەم ئۆرگانی کۆکردنەوەی ئاعترازە و هەم ئۆرگانی ئیدارەی جامعەیشە ئەو دوو خاصیەتەی هەیە باقی نەهادەکانی تر ئەو خاصیەتەیان نییە مثلەن اتحادیای کاریگەری شتێکی سنفیە فقط سرفی کاریگەرانە سمتێکی دیاری کراوە بۆ کەمکردنەوەی سەعاتکارە بۆ بردنە سەرەوەی حەق دەستە بۆ بەرگریکردن لە ئەخراجی کاریگەر و کەسانێک کە خەریکن زەحمەتە کێشن ئەو کارانە دەکات بەڵام ئەوەی کە پێش حینەت جامعەکە ئیدارە بکات تۆ تۆشاکەن مەسەلەن لە ڕۆژاوایە هەر شتانەی بە ناوی کانتۆنەکان هاتن هەر بەشێک لەوە ئەوە بوو کە ئێمە ساڵی 58 و 59 لە شاری سنە کردمان ئاخر هەر ئەو بنکەی محلات بوو پێش ئەوە شورای شارەکان بوو من ساڵی 58 لەبیرە لە شاری سەخزە شورای ئەو شارەکە 3 نەفەر لە چەپ و سۆسیالیستەکانی تێدا بوو 2 نەفەر ئاینی تێدا بوو زۆر نەهادی دیکە لە شوێنەکانی دیکە دروست بوون بنابراین شورا ئەو نەخشەی هەیە هەم نەخشی هەڵخڕێنەری مبارزەی هەیە هەم بەتوانێت ئەو کومیتانەی تریش لە خۆی کۆکاتەوە شورای بەڕێوەبردنی ناڕەزایەتیەکانی شاری سەقس شورای بەڕێوەبردنی ناڕەزایەتیەکانی شاری سنە وەختی خۆی ئەمە جەمعیەتەکانمان دروست کرد کۆمەڵە دروستی کرد بە ڕێنوێنی ڕاهبەری و کاتی کۆمەڵە و شخصی کارفوادی مستەفا سوڵتانی و هاوڕێیانی دیکەی وەک چێرایکی وەک کاستیق و دکتور جعفەر و زۆر کادر و لێ هاتووی دیکە ئەو خەڵکەی کۆ کرد و ئەو نەهادە ئەزمموی ئێستێشمان نەبوو شۆراشمان وکو ئێستا نەدەناسی بنابەرئین بۆ ئێمە شورا جایگایەکی تایبەتی هەیە هەم ئۆرگانی مبارزەیە ئۆرگانی ناڕەزایەتیە ئۆرگانی ڕێخستنی ئەو کۆڕ و کۆمەڵ و کومیتە و نەهاد و ناوەندانەی دیکەیە جاری وایە واتە سەورەکرێ کە شورا فقط شورای کرێکاریە ڕاستە شورای کرێکاری مهمە بەڵام شورای گەڕک شورای مەدرسە شورای دێ شورای شار و لەسەرەوەیان شورای ئوستان و نەهایەتەن ئەگەر بە ئێمە بێت بە کۆمۆنیستەکان بێت ئێمە تەرەفداری حکوومەتێکی شورایین کە شورای سەرتاسەری ئەوەی کە لە ئینقلابی ئۆکتۆبرا کرا ئەوەی کە لە کۆمۆنی پاریسا کرا ئەوەی کە لە زۆر ئینقلاباتی دیکە لە ئاڵمانیا کرا زۆر جاری وایە پێمان دەڵێن ئەوە خەیاڵە ناوانە خەیاڵ نییە قەزا ئێستا لە کەنار ئەوەدا کە ئێمە حەول دەدەین بۆ ئەوەی کە ڕۆحێکی وحدە تەڵەبی ڕۆحێکی هاوکاری دروست بکەین لە عینی حاڵیشا دەبێ هەوڵ بدەین بۆ ئەوەی کە ئەلترناتیوی سۆسیالیستەکان ئەلترناتیوی کرێکارەکان ئەلترناتیوی خەڵکی زەحمەتکێش شکل بگرێ زۆر جار مەسەلەن لۆمەی کۆمۆنیستەکان دەکەن وەختی ئەوە نیە ئەوە تەفرەقەیە ناوە تەفرەقە نییە ئەوە حەقیقەتێکە دەبێ بە خەڵکی بڵێ ئێوە تەماشا بکەن بزانن سەڵتەنە تەڵەبەکان هەر چاویان لێ بکەن لەو تەزاوراتێک کە لە کانەدایە لەگەڵ ئیسلامیەکان دێکەنەوانە چیانەکەن هەر لە من کورتە ویدۆیەکم دی لە مەیانی مرکزی ستۆکۆڵمە چۆن دانێ سەڵتەنە تەڵەب پەلامار دەباتە سەر گەنجێکی چەپی ئازادی خواز کە نەشار نەڕاهبەر ئەو شعارە دەدا پێی دەڵێ خەفە بە دەمت داخە فڵان کەسی بکە ئەوانە ڕەحم ناکرد بنابراین ڕۆحی وحدە تەڵەبی ئێمە بۆ ئەوەیە کە لە هەمان کاتیشە دەبێ قسە لە ئەلترناتیویش بکەین قسە لە بەدیلیش بکەین بەدیلی ئێمە شانیە بەدیلی ئێمە ئیسلاح تەڵەبانی حکوومەتی نین بەدیلی ئێمە ئەوە نییە کە ئەمریکا لە سەرمانەوە بێنێ ئەمڕۆ وەزیری خارجەی ئەمریکا چەند دانە خانمی بان کردووە دوو دانشیان لە ڕوویان هەڵ نەهاتوو عەکسەکانیشیان حالەنی بکەن نابێ بەدیلی وامان بۆ دروست بکەن بەدیل ئەو خەڵکەیە کە لە سەحنەی مبارزەدایە
ئەو هێزە گەنج و ئازادی خوازەیە و ئەو بزوتنەوە ڕادیکاڵە ئەو ژنانن کە پەرچەمداری ئەون کەس ناتوانێت ئەوڕۆکە حکوومەتی داهاتوو لە ئێرانە بە باوەڕی من دەبێ ئیجازە نەدەین کەسێک دروستی کاکە نیوەی زیاتری دەسەڵاتەکەی بە ژن نەبێ ئەگەر ئەوە بێت ئەو جنبشە لە ئێستا دەبێ بڵێن شکستی خواردەوە بە نەتیجە نەگەیشتووە بۆیەکانیان دەڵێن شۆرە ئەو خاصیەتەی هەیە لە عینی حاڵە ئاگاگەریەکە لە عینی حاڵە بەدیل ئێرە ئادا ئاگای لە بریندارەکانمان نەبێ لە نەخۆشەکانمان نەبێ کۆمەکی ماڵی کۆکاتەوە و لە سبحینەی بەسەرکەوتن گەیاندنی ئەو ڕاپەڕین و قیامەی کە دەستی پێکردووە شۆرە دەبێت ئیدارەی جامعە بکە قەرار نیە خۆی سێڵاوی خوێن هەڵسێ لەو جامعەیەدا بە ئێمە بێت نایڵین دڵۆ پێ خوێن لە لوتی کەس بێ ئەوەی کە زۆر جار دەڵێن خەڵکە وەرنە خیابانەکان و بە ئارامش تەزاوراتی مسالمەت ئامیز قسە لە جێگای خۆی نییە شێ خەریکە نامسالمەت ئامیز ڕەفتارەکە ئەوانەی کە تاکونێت ددانیان مسلحە ئەوانەی کە مدرنترین ئەسلحەکانیان پێەیە ئەوانەی کە ئێستا ئەسلحەی ساچمەیشیان ناوەتە ئەولاوە بە کڵەشینکۆف و ئینفۆر و بەچی و چی خەریکن تەقە لە خەڵکەکەن نابێ ئەوەندە لۆمەی خەڵک بکەین بڵێن مسالمەت ئامیز بێ مبارزەکەتان کاکە جمهوری ئیسلامی مسالمەت ئامیز ناچێتە سەری ئەو خەڵکە هیچیانە بەردیان پێەیە بەردەکەشیان لێ بسەری جا بۆیەکانە من دەڵێم شورا ئەو خاصیەتەی هەیە و داواکاری ئێمە ئەوەیە لە هەر جێگایەکە کە ممکنە لە هەر گەڕێکێکە لە هەر محەلەیەکە لە هەر مەدرسەیەکە لە هەر ئاواییەکە لە هەر شوێنەکە لە هەر دانیشگایەکە ممکنە فەوری تێکۆشەرانی ئەو حرەکەتانە کۆبنەوە شوراکانی خۆیان تشکیل بەڵێ کاک حەسەن پرسیارێک هاتووە لەسەر ئەم ڕووداوی ئەم شەوی زیندانی ئەوین کە باسمان لێ کرد ئەم بینەرە داوای ڕوونکردنەوەیەکی کتووە کتێتی بۆمان ڕۆشنکەنەوە ئایا ئیمکانی ئەوەی هەیە لەم ڕووداوی ئەو شەودا لە زیندانی ئەوین دەست بدەنە کوشتنی زیندانیانی سیاسی پیلانی ڕژیم نییە بۆ خۆی ئەم کارە داوای کردو ڕوونکردنەوەیەک ئەگەر بکرێ بدرێن دەزانەی کاک ئەمیر هیچ شتێک لە جەمهوری ئیسلامی ناممکن و بەعید نییە هەموو کارێک لە جەمهوری ئیسلامی دەوەشێتەوە جەمهوری ئیسلامی یەکێک لەو ڕندەترین ڕژیمەکانە کە زەرفێتی هەموو جنایەت و تاوانێکی هەیە بەڵێ قەتڵ و عامی زیندانیانی سیاسی ئەتوانێت یەکێک لەو بەدیلانە بێکاوان بیکەن بەڵام ئایا ئەو جامعیت لەو شرایطەیە ئەو قەتڵ و عامە بۆچی دەکەن بۆ ترسە بۆ وەحشەتە آخر خۆ شا لە شاریوەری 57 ئەو سێڵاوی خوێنەی کە لە مەیدانی ژاڵەوە ڕێی خست و ئاماری سەڵتەنە تەڵەبەکان خۆیان دەڵێن نزیکی 1000 کەس و ئاماری تر دەڵێن 5000 کەس بۆچی بوو بۆ ئەوە بووکە ئەو بزوتنەوە گەشە نەکا بەڵام ئەو خوێنانەی کە لەوێ ڕژان لە واقعدا ئەو بێنزینە بوو کە کرا بەسەر ڕاپەڕینی خەڵکی ئێرانە و ئەو ڕاپەڕینەی تونوتیشتر کرد بۆیە ئەوڕۆ بە باوەڕی من کوشتن و کوشتار و قەتڵی عام و ئەوانە بەری ناڕەزایەتی خەڵک ناگرێ جمهوری ئیسلامی تۆپباران و موشکبارانی مەقەڕی حیزبە سیاسیەکانی کرد بۆی خەڵکی کوردستان وحشەت زەدە بکە 2 ڕۆژ دوای ئەوە مانگرتنی 10 ملیۆن ئینسانی بە شوێن خۆیان هێنا ئیتر ئەمڕۆکە ئەو نوع حرەکەتانە ترس و خۆف دروست ناکە جمهوری ئیسلامی لەوانەیە ئەو کارە بکە و کارێکی تریشی ئەوەیە کە کۆمەڵێکی زۆر قاتڵ و جنایەتکار و دزی حرفەیی لە بەشێک لەوانە خودی سەر بە ناوەندەکانی اطلاعات و سوپای پاسداران ئەمانەشیان هەیە سبحینی لەوانەیە ئەمانە ئازاد بکە و دەیشیکا و خەبەراتێک بە ئێمە گەیوە کە کردویانە بەشێکی لەمانە ئەمانە بخەنە گیانی خەڵکەوە بۆیە خەڵک ئەو تاکتیکانەی کە ئەمڕۆکە بەکاری دێنن مثلەن خەڵکی گەڕگە و کەسانەی کە تەقە دەکەن ناوەکانیان بە ئاشکرا بڵاو دەکەنەوە ئەم کەسە لە بانە ئەمە لە سەقز ئەمە لە مەریوان ئەمە لە تاران ئەمە لە دانیشگا تەقەی کردو خەڵکی نەبیناسن ئەوەی لەو ڕێکارانە بووە کە خودی و جنبشە بۆ خۆی ئەوانیان هێناوەتە پێشەوە یا ئەو خۆفەی کە کەوتوێتە دڵی خۆفرۆشەکان لە کوردستانە شەوانە ناوێرن لە ماڵەکانی خۆیان نابخەون هەرە ڕۆژانە مەلایکی بەکرێ گیرا و خەریکی قسە دەکاگەر خاملەی ئیجازەم پێ بدا لە شمال و تا جنوب چی دەکەم و چی دەکەم و ئەوانە هەر لەناو ئەو مەلا دڵسۆز و ئینسان دۆستانەدا 370 دانە مامۆستای دیکە هاتوون و ڕاگەاندنیاندا و پشتیوانیان کردووە لەو حرەکەتانە زۆر بە توندی جوابی کەسێکی ئاوا خۆفرۆش دەدرێتەوە بۆ یەکانی فەزاکە ئەمڕۆکە ئەوە نییە کە کەسانێک ئاوا بتوانەوەی دیاکەن و ئەگەر جمهوری ئیسلامی تەنانەت ئەوەیش بکە تعدادێ لەو زیندانیانەی کە لیان نیگەرانە ئەوە بکە ئەوە ڕێگا بە جێگایەک نابە لە بیریشمان نەچێت هەردوێنێکە ڕئیسی قووەی قەزاییە داوای کرد لە خامنەیی 1800 کەس لە زیندانیانی ناڕازی لەناو کە لە زیندانەکان ئەوانە ئازاد بکەن ئەوە من وە بیری ساڵی 57 و فەرمانەکانی شاد دەخاتەوە
وەختێک کە تاوێنە تاوێک نخست وەزیر وەزیری فڵان دەرباری چێ داوایانە کرد لە شا مەجموعەیە لە زیندانیانی سیاسی ئازاد کە ئەوە دەنگی خیابانە کە لە زیندانەکانان نرکەی دێت ئەوە فشاری شەقامە کە بە گوێی خامنەی دەگا بەڵام دیکتاتۆرەکان منتەقیان وایە ئەگەر شلیان کرد تازە دواکوونەتان تا ئاخری خەتەکە خەڵک لەگەڵیان دەڕوە بۆ یەکانی ئەوە ئەگەر ئەوە ممکنە کە لەوانەیە ئەو کارانە بکەن بەڵام دەبێت بەردەوام دەنگی زیندانیان هەر ئێستا مەجموعەیە خەڵکی بێگوناح گیراون کەس گیراوە تامی چەکیان لێداوە کەس گیراوە تامی ترۆریان لێداوە کەس گیراوە هیچ کام بەڵام حتا خانەوادەکانیان بڕێکیان محافزەکاریەکەن کاکە دەبێت و دەنگانە نێڵن بخەوێ دەبێت فەوری ئەو ناوانە بخنە اختیاری کاناڵەکان و تەلەڤیزیۆنەکان و ڕۆزنامەکان و لە بێدەنگیا خەڵکە کوژن ئەگەر ناوەکە ئاشکرا بوو گیراوە ئەگەر گیرا سبحینە مەسئولیەتی لەپای ئەو نهادە سەرکوتکەرە دڕندانەی با خەڵک دەبێت ئەوانە بزانێت وی ئەگەر ئەوە ئیمکانی هەیە بەڵام ئەوە دەبێت بە بۆشکەیەکی باروتی دیکە کە بە باوەڕی من دەتەقێتەوە زیاتر بە جەمهوری ئیسلامیە و خەرمانی خامنەیی و دارودەستەکەی زیاتر ئاوت تێبەرەدا. بەڵێ کاک حەسەن لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاگادارن کە کۆماری ئیسلامی مستەنێدێکی لە دامپێدانانی زۆرە ملێ لە 4 کەس لە پێشمەرگەکانی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بڵاو کردووە دیانی دووبارە مستەنەدسازی و سناریۆسازی دەست پێ کردووەوە لەوێدا ئەم 4 کەسەی ینی تەطبیق داوەتەوە کە بەوەی کە دەستی موسادی تایە لەگەڵ ئیسرائیل و کۆمەڵێک لەو شتانێ باس کردووەوە دەیەوێت بیرروڕای گشتی بۆوانە فریودا ئێمە داوامان لێکرابوو لەو بەرنامەدا حتمما لەسەر ئەم بابەتە قسە بکەین بۆ ئەم بابەتە ئێمە ئەم شەو قرار بوو هاوڕێ سینا عەبدی کە شارەزای بواری ئایتی بوو و دیار بوو بەدادۆشونی بۆ کردبوو کە گۆیا لەم بابەتەدا باسی سایبەری کرابوو ئەو زانیاری زیاتری هەبوو بەڵام بەداخەوە بەهۆی کێشەی تکنیکی کە لەلایەن خۆیە بووە نەیتوانی بێتە سەرخەت کە قرار بوو ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بدا کە گۆیا سەریەک شتی هەمخانی نییە و کاملەن فریوکاریە و درۆشە بەداخەوە کە نەیتوانی پێشەوەی کە پرسیارەکە لە جەنابەت بکەم ئەو تەوزیحاتێکی بدا بە بەڵام داوامان لێکراوە لەسەر ئەم بابەتە قسە بکرێت قسەتان چییە لەسەر ئەم دامپێدانانی زۆرم لێ کە ئەمە ئەوەڵین باریشی نییە لەو شرایەتەداوە لەم دۆخەدا دەستی دا بە مستەنەدسازی کاگەمیر ئەگەر لە بیرت بێت تقریبا هەفتەیەک بوو کە ئەو چواردانە لاوەی گیرا بوون ئێمە دیدارێکمان لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان بوو چەند مانگ لەوە پێشتر لەو بەرنامەدا پێشبینی ئەو سناریۆیەمان کرد وهروەها لەو بەرنامەیەدا ڕامان گەیان هەر نەوعە ئەترافێک هەر نەوعە هێنانێکی ئەو لاوانە لەژێر شکنجە و عەزیەت و ئازارە بۆ کارێک کە نەیان کردووە ئەوە بۆ خۆی تاوانە نابەرین ئەو جوانانە ئەو 4 ئەسیرە ئەوانە زیندانی سیاسی ئەوانە ئەسیری ڕژیمێکی دڕندن کە لە شەقامە و لە بەرچاوی عالەم تەجاوز بەش نەکات ئەوانە ئەسیری ڕژیمێکن کە بە دۆشکە لە دیوان دەرە تەقەیان لە خەڵک کرد لە شاری سنە بە تەکتیرەنداز تەقە لە خەڵک دەکەن ئێستا 4 دانە جوانی بێتەجربەی کەم ئەزموونی لە شرایەتێکی زۆر ناخۆشە گیرا بێتن ئەمانە لەژێر شکنجەدا چیان پێ ناکرێت بۆ یەکانێ ئەو سناریۆیە ئەوە یەک دووەم ئەوەی کە تاریخی 43 ساڵی جەمهوری ئیسلامی پڕە لەوانە چێ لە بیری چوەتەوە ڕەهبەرانی حیزبی توودا کەسانێکی وەکو ئەحسانی تەبەری کە هەموو بەشێکی زۆری ئاساری چەپ و مارکسیستی تا ئەو کاتە باش بە دەقیق یان نادەقیق چەپی دنیایان تەرجمە کردەوە بە نایەنە اختیاری خەڵکی فارسی زمان لە ئێرانە ئەم کەسانە لە زیندانە ببن بە کەسێکە هاوکاری بکە تەرجمەی قورئان کاتەوە لە کەس باوەڕەکە بەوشتە ئەگەر ئەمە شکنجەیەک و ئەگەر ئەمە شرایەتێکی ڕۆحی نەبێت کە ئەم بنیادەمەی تر تەحملی ناکە کەس باوەڕەکە بەوە ئەو بەرنامانەی هویەت کە حسینی شریعەت مەداری و ڕۆزنامەی کەیهان و کەسانی وەکو ئەو کەسەی کە خۆیان کوشتیان ئیمامی و چێ و بەدەیان جنایەتکاری دیکە حاجی داود و لاجوەردی و ئەو قاتڵە حرفەیانە کە مقایسەیانەکەن لەگەڵ جنایەتکارەکانی دەورانی یاسوشوێت ئەوەی ئاڵمان نازیەکان و فاشیستەکان و ئەوانە لە تاریخە لەگەڵینەکانی هیتلێر و
موسولینی ئەوانە لە شوێنی تران نەبووە کێ باوەڕێکا بەو قسانە؟ ئەمانە ئەگەر ئەو چوار جوانە ئێستێژ ئەترافیان کردوێ بە هەمووی ئەوانە زۆر شتی نەخنمای تێدایە. 4 نەفەر لێرەوە هەڵ بگریت بیبەی لە ئەفریقا ئاموزش باشە ئیسرائیل بۆ نەی بر لە خودی ئیسرائیل ئاموزشیان پێ بدە، بۆ دوودانە ئەفسەریان نەنات هەر لێرە لە کوردستان ئاموزشیان پێ بدەن، بۆ نەیان بردنە شوێنێکی دیگە کە بە قەولی ئەوان لەژێر کنترۆڵی ئیسرائیلەکان بۆ ئەفریقا. ئەبجار هەموو کەس دەزانێ ئەو 4 نەفەرە لە ورمێ گیراون، حتا ئەو تیمە کە ڕۆیشتون تەنانەت ئەو جێگای لی گیراون، ئەو ماڵەشی کە لی گیراون ئێمە معلوماتمان لەسەری هەیە، بە وردی ئەوانە دەزانین، شاهێدەکانی هەیە. ئیسفاهانی کوێ؟ ئەو جارەکە ئەگەر جەمهوری ئیسلامی دەڵێ ئەمە ئەوەندە ئشترافیان بە سەرکارەکانی ئیسرائیلا هەیە، ئەی باشە خۆ ڕەئیس جەمهوری پێشوویان کە دەورەی ئەخیر ئاغای خامنەی داینا بە عنوانی یەکێ لە ئەندامانی شۆرای مەسلحەتی نظام و شۆرای نگاهبان کە وەلی فەقیش هەڵەبژێرە ئەحمەدی نژادە، مەگەر ئەحمەدی نژاد نەهات ڤیدۆکەی بڵاو نەبووەوە وتی ئیسرائیلیەکان هاتن هەچێشتی ئێمە بوو گسکیان نابە سەر ماڵەوە هەچیەکمان بوو بردیان؟ خۆ قسەی ئەو جوانانە نییە، خۆ قسەی ئێمەی مخالفی جمهوری ئیسلامی نییە، ئەوە قسەی ڕێی جمهورەکەی خۆیانە کامڕۆکە ژاندامی بانترین شۆرای ئەو وڵاتەیە. مەگەر نهاتن وتی ئیسرائیل تاکو لە بن گوێچکەمان نفوزی کردووە؟ تایبیان بۆچی لابرد؟ فەرماندەی پێشووی سپای پاسداران جعفەری لەکوێیە؟ دەکرێت بە خەڵکی ئێرانی تەوزیح بدەن کە زۆر کەس دەڵێنێکێ لە عواملی نفوزی ئیسرائیل جوانێکی خەڵکی دارەگر دەڵی لای بۆکان ئەوە لەکوێوە هەڵساوە چوێتە ئیسرائیل و بردیان بۆ ئەفریقا و ئاموزشیاندا و ئەخر ئەو حیزبێش دەبێت زۆر بە قەولینە لە کراوی کەسی معرەکە بێ کە 3-4 دانە جوانی ئاوا بنێرێ بچێت لە ئیسفان تەقینەوەی پێ بکات. بۆ یەکانی ئەمە سناریوەیەکی ئابڕوبەرەیە بۆ جمهوری ئیسلامی، ئەمە سناریوەیە کە لەگەڵ هیچ حقیقەتێکان نایەتەوە، بیان تا لەوێ گرتوبانن، بیان تای بۆ عملیاتی نظامی نردویان چەک و چۆڵەکەیان. بەڵام ئەو منیش ئەو فیلمانە بینیوە ئەستن بە جۆرێک دایان ڕۆشتووە، ئەو سیدەکەی دەبێت لەوێ ئەو ژنێک بە تاکسیەک لەوێەوە دێت و ئەو بەرناماچێتە کاکە ئەوە کاری کەسانێکی زۆر زۆر خبرە و لێ هاتووە، کاری کەسانێکە کە لە ناو سیستمی جمهوری ئیسلامیان نفوزیان هەیە. دانشمەندانی هەستەی جمهوری ئیسلامی بە 4 دانە جوانی خەڵکی کوردستان ترۆر نەکران، ئەمانە لە ناو نەهاتهای ئەمنیەتی و ئیتلاعاتی جمهوری ئیسلامیەوە ترۆر کران، ئەمانە بەدەستی کەسانی پەنادەستی خۆیان ترۆر کران. جمهوری ئیسلامی بۆ شێوەیە دەوێت زەعفی خۆی نیشاندا، زەعفی جمهوری ئیسلامی لای ئیسرائیلە. ئەی ئەو هەموو قەتڵ و عامەی باشترین فەرماندەکانی جمهوری ئیسلامی بە ناوی فاتمیون و حەوارتی ئەو هەموو ناوەی کە لینان لە سووریەدا قەتڵ و عام کران، ئەرێ چی ئەوانەی کرد؟ ئەرێ چی ڕۆژانە خەریکە لە هێزەکانی ئێران لە سووریەدا دەکوژێ و قەتڵ و عامیان دەکات؟ چی ئەوانی ئاموزشداوە؟ بۆ یەکانی ئەمانە سناریوهایەکە جمهوری ئیسلامی لەم بابەتەوە دەوێ وانیشان بدا کە بزوتنەوەی خەڵکی کوردستان سەر بە ئیسرائیلە. ئەم بزوتنەوەیە سەر بە ئیسرائیل نییە، سەر بە شەقامە، سەر بەو ناڕەزایەتیانەیە، سەر بە مانگرتنەکانە. ئەگەر حیزبێک، ئەگەر لایەنێک، ئەگەر جهەتێکیش بیەوێت، تەنانەت بیەوێت ناڵێم هەیەیان نییە، بیەوێ شتێکی ئاوا بکات، ئەوە بەدەستی خۆی ژێرتای خۆی خاڵیەکە. خەڵکەوەی لێ قبول ناکەن، کۆمەلگای ئێرانەوە قبول ناکە. ئیسرائیلێکە ڕۆژانە خەریکە لە فلستینیەکان و لە خەڵکی بێدیفاع و ئەوانە دەکوژێ، ئەو لایەنە نییە کە خەڵکی کوردستان دڵیان پێی خۆش بێت. جا بۆ یەکانی ئەو سناریۆ زۆر زۆر نەخنمایە، زۆر زۆر درۆینەیە، زۆر زۆر کذبە و من داوام ئەوەی لە هەر کەسێک کە گوێی لە قسەی ئێمە هەیە مطلقاً بە شوێن ئەوە مەکەون، بە شوێن ئەو درۆ دەلەسانە نەکەوین. ئەمە سناریۆیەکە کە سەدان زیندانیان هێنا لە بەرنامەی هوویەتی حسینی شەریعەت مەداری و نیشانیاندا، بەس بە هەزاران و دەیان هەزار وەرەق کاغەزیان ڕەش کردووەتەوە لەسەر زیندانیایەکە کە بە کەلیمەیان قسە نەکردووە، بەڵام بە زمانی ئەوانەوە درۆ دەلەسەیان کرد و خانەهای تیمیان بۆ دروستکردن و چەکیان خستە ماڵەکانیانەوە و کێشێکی کە مەوادی مخدریان خست و ڕەهبەرانی ئەحزابیان هێنا بەوانە متهمیان کردن و ئەوانە زۆر نەخنمایە. و من پێم وابێ خەڵکی کوردستان هیچ کەسێک باوە بۆ درۆ دەلەسانەی جمهوری ئیسلامی ناکا یەک، و هیچ کەسێکیش ئەوەی کە جنبشی خەڵکی کوردستانی لە هەمان حاڵدا لکەدار بکات، بە
بە دەوڵەتێکی وەکو ئیسرائیلەوە بە دەوڵەتێکی بێگانەوە بە شتێکی ئەوەش لە کەس قبول ناکات. قسەکەم ئەوەی. بەڵێ کاک حەسەن پرسیارێکی تر هاتووە، وسێتی چەپی حیزبی کوردستان بۆ ئەوەی کە زیاتر یەک دەست بن دەبێت چی بکە کە بتوانێت دەورێکی بەهێزتر ببینێ؟ چەپی کوردستان هیچ ڕێگایەکی تری لە بەردەستانیە بەغێرە زەوەی هاوکاری بکە. بەڵام لە بیرمان نەچێ هەر لەم ڕووداوانەدا بەشێک لەو بەناو چەپە بوو بە دژی مانگرتن و لە مێژویان ئەوانە دەمێنێتەوە. پیان وابوو مانگرتن شعاری ناسیۆنالیستەکانە، پیان وابوو ئەوە جەرەیاناتی بە قەولی ئەوان نەتەوەیین خەریکنەوە دەکەن. لە سوورەتێکە مانگرتن تاریخەکەی سنەتەکەی هین کۆمونیستەکانە. ساڵی 57 مەشاوکەنەوە مانگرتنی 24 ڕۆژەی شاری سنە چێ کردی؟ ناسیۆنالیستەکان کردیان یا بە قەولی ئەوان یا مفتیزادەیەکان کردیان یا کۆمونیستەکان کردیان؟ چۆڵکردنی شاری مەریوان چێ کردی؟ ڕێپێوانی شارەکانی کوردستان بۆ دیفاع لە مانگرتوانی یەک مانگەی شاری مەریوان لە هەموو شارەکانی کوردستانەوە چێ کردی؟ سنەتی چێ ئەوانە؟ یەکەمین مانگرتن لە کوردستانە بە دژایەتیکردن لەگەڵ قەتڵی شوانەی سەید قادری لە ساڵی لە 16 گەلاوێژی 1354 چێ کردی؟ خۆ هەموو ئەحزابی دیکە هاتنە فقط کۆمەڵە بە تەنیا خۆشی فەراخانیدا گشتی دژایەتیان کردی. دواتر ئیتلاعیەیاندا خۆ ئیتلاعیەکانیان هەیە، دوای بە پەلەپڕۆزەی خەریک و پیشارنەوە. بنابەرین سنەتی مانگرتن سنەتی ئەو شکڵە لە خەبات و ئەوەی لە فەرهەنگی کۆمۆنیستەکان و چەپەکانی شایەیە کە مانگرتن مەکتەبی ئینقلابە، مەدرسەی ئینقلابە، ئەوە سنەتی کۆمۆنیستەکانە. بەشێک لەو چەپە کەوتە ئەو مەوزعەوە کەوتە دژایەتی لەگەڵ مانگرتن تاکە عنوانی ناسوکاکە ناسیۆنالیستەکان چیەکە خۆی زانێت تۆ کۆمۆنیزمی ئیتلاعی خۆت بدە، تۆ خەڵک بە ئیتلاعی خۆت خۆ حیزبی کۆمۆنیستی کرێکاری هات ئیتلاعی خۆیدا. خۆ ئێمە کە لەگەڵ ئەوان و لەگەڵ ڕای کاریگەر و لەگەڵ جەریاناتی دیکە و لەگەڵ ناوەندی هاوکاریش هاوکاریمان کرد ئیتلاعی خۆمانماندا خۆ ئیتلاعی چاو بەشمان نەدا تا ئەگەر بشماندای جرم نەبوو گوناح نەبوو تەنان دەگەر ئەوەش بکرایێت ئەوەشمان نەکرد. بنابەرین ئەو چەپە من زۆر جارتومە چەپێکی لە حاشیە چەپێکان خەریکی تەسکیە نەفسی خۆیەتی هەر پێی وایە دەبێ خۆی لەگەڵ پەنادەستەکەی پاک کاتەوە، هەر دەبێت لە حولی ئەوەدا بێ شانی لە شانی ناسیۆنالیستێ نەکەوێ، شانی لە شانی مەسهەبیەک نەکەوێ، شانی لە شانی لیبراڵێک نەکەوێ، کۆمۆنیست مێنێتەوە بعد دەستنوێژەکەی نەشکێت. ئەو کۆمۆنیستە قەت نابێ بە عنسوری اجتماعی، قەت نابێ بەو جەرەیانەی کە جامعی ئەتمادی پێ بکات. ئێمە سبحەینێ لە شورای شاری سنە سەقز مەهاباد یا لە هەر نەهادێکی تر کە دروست بێ چیەکەین لەگەڵ مەسەبیەکانە؟ شەڕیان لەگەڵەکەی؟ ئێمە ئەوە ناکەین و نابێ بیکەین، کۆمەڵە نابێ ئەوە بکە، دەبێ بەڕێی و خەڵکە مراجعە بکە. شەڕەکەی لەگەڵ ئەحزابی بەخۆیان دەڵێن نەتەوەیی نابێ ئەوە بکەی، دەبێ ئیجازە بدەی خەڵک بەڕێی خۆیان مراجعە بکەین، بەڕێی و خەڵکە مراجعە بکەینەوە. شەڕ دەکەی لەگەڵ لایەنە یعنی خۆ تۆ ڕۆژتار دەبێت خەریکی شەڕ بیخۆ جیهاد دەکەی بۆ دنیا خۆت بە کوشت دەدەی باوەڕت بە بەهەشتە هەفتا حۆری و جۆگەلەی بە شەرابیان بۆ داناوی خۆی کام لەوانە نییە. ئەو بەهەشتەی کە ئێمە دەمانوێت دروستیکەین ئەم دنیایە. بنابەرین چەپ ئەگەر بیاوێ لە حاشیەی ڕووداوەکانە نەبێ، ئەگەر بیاوێ کوردستانی عێراقی بەسەر نێت و ئەگەر بیاوێ سەربەرز بێ لەو ڕووداوانەدا دەبێ خۆی تێوەردا، دەبێت دەخاڵەت بکە، دەبێت بچێتە ئەو کۆمەڵانەوە و دەبێت لە هەموو ئەو جەمعانەدا ئەوە نییە لە مەیدانی ستۆکۆڵم و مەیدانی تۆرنتۆ و مەیدانی کۆڵم و چۆچۆوانە سەڵتەنە تەڵەبی تێدای ئیسلامی تێدایە چی هەمووی ئەوانی تێدایە تۆی دەچی قسەی خۆت دەکەی ئەو هەموو پەرچەمی سوور و شێر و خورشی و هەر پەرچەمی جەمهوری ئیسلامی بەخۆشیەوەتیان نیە، هەموو پەرچەمێکی تایە چ دەکەی لەگەڵ ئەوانە؟ نابەرین ئەو چەپە ئەو نەوعە چەپە بەداخەوە ئەتوانێت لە نەفسی خۆی داخۆ بنیامی باش بن، خۆ ئەو هاوڕێیانی پێشووی ئەمە بنیادەمی باشن و کەس قسەی لەسەر چاکەیان و دڵسۆزیان و ئەوەیان کەبوون لەو تەشکیلاتیان نییە، بەڵام لە کوێن دەنگیان کەوتونەتە حاشیەی ئەو ڕووداوانەوە. بەشێکی تر لەو چەپە کەوتۆتە حاشیەی ئەو ڕووداوانەوە، هەتا ئەو ناوانەی بۆ خۆیان ئەو ئیزمانەی بۆ خۆیانیان داناوە نابن بەو جەریانەی کە خەڵکی اعتمادیان پێ بکات. ئەوە بەشێک لەو دەردەیە. ئێمە دەبێ ئەو دەردە کە چەپ ئەو نوع چەپە گرفتار دەبێ ئەوە ڕەت بکەین و ببین بە چەپی اجتماعی، دەبێ بین بەو چەپەی کە قسەمان شعارمان دروشمان دەبێت هیژمۆنیمان ببێ لە ناو جنبشەدا، ئەوەی کە پێی دەکوترێ ڕەهبەری قودرەتی ئەوەت ببێ لە بەرابەر سەڵتەنەت تەڵەب، لە بەرابەر لیبراڵ، لە بەرابەر مەسهەبی، لە بەرابەر هەموو ئەوان جە بەرابەر ئێمەدا هەیانە.
بە 1001 اختلافیشەوە ئەگەر بمان بێت من چەپەکە بە ئێمە هەمووی ئەوانەشی کە نەقدم لیان هەیە ئەوانە بە خۆمان نزیکتر لە هەموو کەس دەزانم و خۆشمان بەوانە نزیک دەزانم لە دنیا ئەگەر واقعان چەپ بن کارم بەوە نییە تعدادی فەیسبووکی کە 15 نەفەر بینەریان زیاتر نییە بە زەمین و زەمان جنێو دەدەن دەبێت لەوانە گەڕێ حساب قسە لەسەر چەپێکەکەم لەو جامعەدا ئەو بینەرێش مەبەستی ئەوەیە کە بمانێ بین بە وەزنە بین بە کۆمەڵی 57 و 58 و 59 کەس نەتوانێت حەزبمان کە ئەو کۆمەڵەیە دەبێ ئەوە بێ پەرچەمداری ئەو وحدەتە ئەو هاوکاریە و ئەو تەسیرە بێ و ئەوە لە ناو جامعەدا بە نەزەری من بە هەزاران ڕاهبەری عەمەلی لەگەڵ ئەو دەنگەی ئێمە لەگەڵ ئەو سەدایی ئێمە و لەگەڵ ئەو کارە وحدە تەڵەبانە ئێمە بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەنم بینەرە دیار بوو زۆر دڵسۆزانم پرسیاری کردبوو ویستوی کە دەبێت چی بکرێت کە ئەم نەبمێنێت کاک حەسەن وەکو دوایین پرسیار ئەگەرە سیاسیەکان کامانن و هەنگاوی داهاتوو چییە و دەبێت چی بێت پرسیارێکی زۆر سەختە ناتوانم بڵێم ئەگەرەکان چین بە دلیلی ئەوەی ئێمە لە دڵی تەحولاتێکین کە ئەو تەحولاتانە کەس ناتوانێت پێشبینی بەڕاستی هەفتەی داهاتوو بکە ئەوە بە سەراحەت ئەوە پێ کەس ناتوانێت پێشبینی بکە هیچ کەس فاڵگیر نین ئێمە لە ڕووی ڕووداوەکان و چاولەکەین ئێمە گەر تەماشا بکەین ئێستا ئەوەی کە دەیبینین ڕەوتێکی گەشەی ئەترازاتە ئەوەی کە دەیبینین مانویەتی و بێدەرەتانی جمهوری ئیسلامیە ئەوەی کە دەیبینین ئینزوای بینەلملەلی جمهوری ئیسلامیە ئەوەی کە دەیبینین بە تاکەوتنەوە و بێئەتیباربوونی جمهوری ئیسلامیە و ئەوەی کە دەیبینین سەمپاتیەکە بۆ جنبشی حەق تەڵەبانەی خەڵکی ئێران لە ئاستی دنیادا دروست بووە کە تا ئێستای قسەی لەگەڵ سەرەکەین بێنەزیرە حتا کوونی ئەوەی کە ناویان نا ئینقلاباتی مەخمەڵی دوای ڕوخانی بلوچی شەرقەوەوانە بەڕاستی ئەو موقعیەتەی لە ئەوروپا و ئەمریکا پەیانە کرد دەوڵەتەکان بوون حمایەتیانە کرد ناتۆ بوو چەک و چۆڵ و هاوکاری و فڵان و لێخوال لێسا و کێوچی ئەوانیان بە ئەمریکاوانە دروستە کرد بەڵام ئەمڕۆ کە بزورتنەوەیکی خیابانی دیفاع لە ئێماکە ئەمانە زۆر مهمە وی ئەوانە ئەو شتانەیە کە ئێمە دەیبینین هەموو ئەگەرێک لە پێشپامانە هەیە ئەگەری گەشەی زیاتری ئەو جنبشە ئەگەری ئیسراحەتێکی ئەو جنبشە ئەگەری پاشەکشێ ئەگەری پێشڕەوی ئەگەری سەرکەوتن هەمووی ئەوانە جزوی ئەگەرەکانن ئەوەی کە من لام وایە تازە و دووە ناگەڕێتەوە بۆ دواوە و ئەوەی تر جزوی ئەگەر نییە ئەوەیە کە مناسباتی خەڵکو جمهوری ئیسلامی تازە لەو ئاستەدا نەماوە لەو وەزیەتەدا نەماوە کە پێی بڵێن جمهوری ئیسلامیەکەی جارانە و ئێمە ئەو خەڵکە بێدەنگ و پراکەندەی جارانی لە شەقامەکانە نه ئەوە تەواو بۆ تازە دووە بەو لە حازەوە ئێمە لە مەرحەلەیەکی دیکەداین خەڵک لە مەرحەلەی تەعەڕوزدایە جمهوری ئیسلامی لە مەرحەلەیەکدایە کە دەوێت خۆی گردوکۆ بکاتەوە ئایا جمهوری ئیسلامی دەڕوخێ من ئومێدم ئەوەیە هیوامانەوە بۆ ئەوەی شکارەکەین ماوەکەی چەندێکە کەس ناتوانێت تەعیین بکە مانگیشی دیکە جمهوری ئیسلامی دەڕوخێ 6 مانگی دیکە لە بیرمان نەچێ ئێمە ئێستا 1 مانگە خەریکی مبارزە دەکەین لەو ڕۆژەوە کە دەستی پێکردو تا ئێستا بەیانی دەبێ بە مانگێک بەڵام لە بیرمان نەچێت ئەوەی کە حکوومەتی شای ڕوخان 15 مانگ تولی کێشە مەبەستی من ئەوە نییە ئەمە دەقاو دەقم خایسەکەم بڵێم ئەوە ڕووەدا منزور بۆیە دەبێت پشو درێژ بین ئەگەر 3 شەویش ئەتراز نەبوو ئەگەر هەفتەیەکیش ئەتراز نەبوو نابێ بڵین تازە شکستمان خوارد تەواو بوو ئەو ئاستە لە دەستکەوت بە دەستمان هێناوە تا ئێستا زۆر زۆرە دیارە بە قیمەتی ئەو عەزیزانە بەدەستاتوە کە گیانیان بەخت کرد زیندانی ئەوین خەریکە دەشکێ شوێنەکانی دیکەی جمهوری ئیسلامی کەوتونەتە بەر تەحەڕوز ئەمانە هەمووی نیشانەی دەستکەوتن بەڵام ئەو ئەگەرانەی کە چی ڕوئەدات ئەوانە هەمووی ئەگەرهایکی بازە لە بەرابەرمانایە بەڵام ئەو ئەگەرەی کە نزیکمان دەکاتەوە لە سەرکەوتن بە باوەڕی من دروستکردنی ڕێکخراوە سازماندراویە ئیدامەدانی خەباتە ڕەچاوکردنی ئەشکالی متعددی ئەو خەباتەیە و ئەو تاکتیکە مناسباتان ئەو مناسبانەیە کە لە دڵی ئەو مبارزەدا جەماوەری خەڵک بە ڕۆژ دەیدۆزنەوە پشتی پێبەسن کاری پێکەن زەحمەتی بۆ کێشن و بەرەو پێشی ئەو هیوا ئومێدەیە کە من پێم وابێ دەبێت پشتی پێ بەستین و دەبێت پڕاوپڕ کار بکەین بۆ ئەوانش بەڵێ هاوڕە حەسەن ئێستا کە ئێمە پێکەوە قسە دەکەین پامێکمان بواتووە سەبارەت بە زیندانی ئەوین کە هەر ئێستاکە زیندانی ئەمین ئاوری گرتووە ئاورێکی زۆر لە نێو زینداندایە داوای کردووە لەم بەنامەیەدا
بڵای بکەینەوە کە هەموو کەسی لێ ئاگادارکەین خەڵک بچن بەدەم ئەم زیندانەوە چون ئاورەکە وا دیارە زۆر ئەم بینەرە هەرێستان نردی زۆر سپاس بۆ بینەری خۆشەویست کە ئێمە ئاگادار کرد هیوای ئیسلامەتی بۆ زیندانیان دەخوازیین. کاک حەسەن من پرسیارێکم نییە کاتی بەرنامەکەشمان زۆر کەمە ئەگەر لە کۆتاییدا خۆتان دەتانێت ئاماژەتان کە پێنەکرد بفەرموو. هیوادارم ئەو ئاگری ئاهو نزولەی ئەو دایک و باوکانە بێت کە جگەرگۆشەکانیان لەدەستدا ئەو منداڵە چکۆلە سنەیە بێت کە لەسەر قەبری باوکی منداڵێکی کچە لەوانێت تۆش پێما بێ کچێکی چکۆلەیە کە چکۆلەی سێ چوار ساڵ کچێکی چکۆلەی ینی بەخت کردووە لەسەر گڵکۆی باوکێتی نازانێت ئێستا چی قەوماوە دەڵێ بابەجیانە هەر کەسێک ئاو لە حزمەیە ببینێت ئارەزووە کات کە هەر ئەم شەوەکە کۆشک و تەلاری خامنەیی و سوپای پاسداران و هەموو قاتڵ و جنایەتکارەکان ئاور بگرێت ئارەزووەکەم ئەو ئاورە لە گیانی زیندانیان محفوظ بێ بەڵام ئەوە ئاوری خۆشی خەڵکی ئێران بێ ئاوری ڕووخاندنی کۆشک و تەلارەکانی ئیستبداد و دیکتاتۆری بێت ئەو شعاری سەرکەوتنی ئەو دروشمی ژن ژیان ئازادیەش بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز هەرە و جۆرەی کە ئێستا ئاماژەم پێدا لە زیندانی ئەوین ئێستا پامیاندا کە ئاگرێکی زۆر لە ناو زیندانەکە هەیە داوایان لێکردنی کە لەم بەرنامەیەدا بڵای بکەینەوە ئێوەشی لە ئاگادار بکەین ئێوەش ئیطلاعرەسانی بکەن کە خەڵک بەدەم زیندانی ئەوینەوە بچن کە هیوادارین زیندانیان هەموو پارێزراو بن. بە کۆتایی بەرنامەکەمان گەیشتین بۆ دابینکردن و زەمانەتکردنی مافەکانی منداڵان و تازە لاوان بۆ دابینبوونی ئەمنیەت و ئازادی بۆ دەستەبەربوونی ڕفاه و ژیانێکی ئینسانی بۆ گەیشتن بمافێکی یەکسان بۆ ژن و پیاو ڕژیمی جنایەتکارە منداڵ کوژەکە دەبێ بڕوخێت هەر سەرکەوتوو بن بژی بۆ خۆڕاگریتان بژی بەرخۆدانتان. شمالي هذا الشني بسوز وتاو دام البهار ما في